تێچووی هاوسەرگیری بە کۆمەڵی 200 کوڕ و کچی گەنج لە ئەستۆ دەگرن. داعشت بە شۆڕژگەرنەوە. داعش الإرهابي باسم الثوار. جیاوازی نێوان سوپای ئێستای عێراق و سوپای سەردەمی سەدام حوسێن چییە؟ قارەمانەکانی حەشدی شعبی على أن تكتب جرف الصخر صراحة. نوێژەکەتان لە جورف الصخر زۆر درەنگ کەوت. اعتراف بە کاکرێبوار ناکەن وەکو محافظی کردن. تۆمەتی هي ئەخلاقی. تهم أخلاقية. عێراق شمال و شتیوای نییە لەو بیستووە موضوع بەخێر بێن سەر و سەرچاو باسی ئەمەتان بۆ کەم بەڵام سەرەتا بەخێر بێن سەر و سەرچاو بەخێر بێن بۆ هەولێر ئەمڕۆ لە هەولێرین ماوەیەکی دوور و درێژەوە بزانم بێستون تۆکمان لە هەولێر تۆمار نەکردووە بەرنامەی دیکەمان هەبوون کە لە هەولێر تۆمارمانەکردن بەڵام یەکەم جارە لە دوایی ماوەی ساڵێک لە هەولێر جارێکی دیکە بەرنمەیەک ئەڵلقەیەکی دیکەی بێستون تۆک تۆمارەکەینەوە لەو ماوەیە لە بەغا چەند ئەڵلقەیەکمان کرد لە بەسرە ئەڵلقەیەکی بێستون تۆکمان تۆمار کرد و لە کەرکووک کردمان و ئەمڕۆژ گەڕاوینەتەوە بۆ پایتەخت بۆ هەولێر بۆ ئەوەی کە ئەڵلقەی نۆیەمی بێستون تۆک تۆمار بکەیت بێگومان دوێنێ ئێوارە چانسی ئەوەم هەبوو کە بەشێک لە ئێوە ببینم ئەو گەنجانەی کە لە هەموو کوردستان و هەموو عێراقەوە هاتوون میوانی هەولێرن و میوانی زانکۆی بەریتانی نێودەوڵەتین لە هەولێر بۆ ئەوەی کە ئەڵلقەی نۆیەمی بەرنامەی بێستون تۆک پێکەوە تۆمار بکەین مەهدیم بینی لە بەسرەوە هاتبوو حەسەنم بینی لە سەماوەوە هاتبوو کەی دیکەم بینی بیرهاتم بینی لە دووەکەوە کەریم لە بەغداوە هاتبوو بێگومان لە هەورامانەوە محەممەدم ناسی دوێنێ ئێوارە و لە کەرکووکەوە تەبارەکم ناسی کە هاتبوون بۆ ئێرە و هەموو دەنگ و ڕەنگەکانی کوردستان هەموو دەنگ و ڕەنگەکانی عێراق ئەمڕۆ لێرەن لە ژێر ئەم چەترە کۆکەرەوەیە کۆبوونەتەوە بۆ ئەوەی کە هەموو پێکەوە هەنگاوێکی دیکە بنین بەرەو پێشەوە بەڕێزان کاتێک تەماشای ئەو گەنجانم کرد هەریەکە و لە باگراوند و لە مێژوویەکی جیاواز و تایبەت بەخۆیەوە هاتبوو هەموو جیاوازیمان هەبوو لە نێوانیەکە بەڵام دڵم بەوە خۆش بوو کە شتێک هەر هەمووانی کۆ کردبووەوە ڕاستە هەریەکە و مێژوویەکی تایبەتی جیاوازی سەر بەخۆی هەبوو بەڵام هەر هەموو لە دەوری یەک بیر و یەک جیهانبینی کۆبووبەوە کە ئەویش ئایندەیەکی هاوبەشە بەڕێزان ئێمە لەم نیشتیمانەیە لەم وڵاتەیە و لەم دنیاەیە چیدی هەرچەندێک جیاوازیش بین یەک ئایندە چاوەڕێی هەر هەمومانەکە لەبەرەوەی ئەو ئاڵنگاریانەی کە لە ئایندەدا دێنە پێشەوە لەم سەردەمەیە و ئەو دەرفەتانش کە دێنە پێشەوە لێت ناپرسن تۆ کوردی عەرەبی تورکمانی موسڵمانی کریسیانی کاتێک کاریگەریەکانی گۆڕانکاری کەشوهەوا هاتە پێشەوە کەس نایە لێت پرسێتۆ خەڵکی هەولێری یا خەڵکی بەسڕەی کاتێک کە گۆڕانکاریە جیهانیەکان لە بواری ئابووریا دێنە پێشەوە ناسنامەکانمان هیچ جیاوازیەک دروست ناکەن بۆمان کاتێ ئەو دەرفەتانە و ئەو مەترسیانەش کە ژیری دەستکرد و سەردەمی داتا ئەیهێنێتە پێشەوە بێگومان هەمومان جارێکی دیکە یەکسانە بینەوە و ئەوەی ئەم گەنجانەی کۆ کردووەتەوە ماوەی ساڵ و نیوێکە لە دەوری ئەم خانەوادە فراوانەی کە ئێوە هەر یەکێکتان یەکێکن لە ئەندامەکانی ئەم بیر و ئەم جیهان بینیە دەربارەی ئایندە جا ئێوە وەکو خانەوادەی ئەم جیهان بینیە دوو هەفتە پێش ئێستا خەڵاتێکتان بردەوە بۆیە ئەمڕۆ لەگەڵ خۆم حەزم کرد بیهێنم بۆ ئێوە. ئەمە خەڵاتی باڵیۆزخانەی ژاپۆنە کە لە ڕاستیە خەڵاتی ڕێزلێنانە بۆ یەکێک لە دەستکەوتەکانی بێستون تۆک بۆ دەستپێشخەریە کە بەشێک لە بەشداربووانی بێستون تۆک وەکو بیرۆکەیەک هێناویانەتەکایەوە بۆ ئەوەی پرۆژەیەک بەڕێوەبەرن بۆ پێگەیاندنی ئەو کەسانەی کە ئایندە پێکەهێنن کاتێک کە لە باڵیۆزخانەی ژاپۆنەوە پەیوەندیان پێوە کردم و وتیان ئێمە ئەمانەوێت دەستخۆشی و ڕێزلێنان بۆ ئەو پرۆژەی ئێوە گەنجەکانی ئێوە پێشکەش بکەین منیش یەکسەر تەلەفۆنم هەڵگرت بۆ نەبە لە ئەنبار بۆ محەممەد ئەبولهێل لە دیوانیە و بۆ دالیا لە هەولێر پێم وتم ئەم خەڵاتە هی من نییە هی ئێوەیە ئەبێ ئێوە بێن و لەگەڵم وەریگرن بە ناوی هەموو گەنجانی کوردستان و هەموو گەنجانی ناوەڕاست و باشووری عێراقەوە ئەمە هەواڵێکی خۆش بوو کە ویستم لەگەڵ ئێوە بەشی بکەم هەواڵێکی دیکەی خۆش لە دوای ئەڵلقەی ڕابردوو ئەو ئەڵلقەی کە لە کەرکووک کردمان و پارێزگاری کەرکووک بەڕێز پارێزگاری کەرکووک میوانمان بوو من دوو
دەست پێشخەری زۆر دڵخۆشکەرم بیستەوە کە لە ئەنجامی ئەو بەرنمەیە هاتوونەتەکایەوە یەکێکیان گروپی کۆمپانیەکانی سەردار و تۆیۆتا عێراق کە سپۆنسەری سەرێکی بەرنمەکەی ئێمن بڕیاریاندا کە بە هەموو توانای خۆیانەوە بگەڕێنەوە کەرکووک و بەرهێنانێکی زۆر باش بکەن لە کەرکووک و خزمەتی ئابووری کەرکووک بکەن ئەمە زۆر جێگەی دڵخۆشی بوو بۆ من لەلایەکی دیکەشەوە کۆمپانیایەکی بیانی دوێنێ بۆ خۆیان تەلەفۆنیان کرد بۆ من وتیان ئەمانەوێ بین و لە کەرکووک بەشدار بین لە بنیاتنانەوەی کەرکووک لە بەرەو پێشبردننی ئەو شارە وتم جێگەی دڵخۆشیە کە هەر یەکێک لەو بەرنامانەی کە ئێوە ئەیکەن ئازیزان هێندە دەستکەوت و هێندە دەرفەت بێنێتەکایەوە بۆ نیشتمانەکەمان و بۆ وڵاتەکەمان. دوایین هەواڵی سێم کە حەزەکەم پێتان بدەم لە ماوەی یەکمانگی ڕابردووە ڕاپرسی و لێکۆڵینەوەیەکمان کرد لەسەر ئەو گەنجانی کە لە ساڵونی ڕابردووە بەشدار بوون لە بەرنامەی بێسونتۆک بۆ دۆزینەوەی وەڵامی یەک پرسیاری دیاری کراو ئایا کاریگەری ئەم بەرنمەیە چی بووە لەسەر ئەوەی کە گەنجان بەشداری لە هەڵبژاردنەکانە بکەن بەڕێزان خۆتانەزان لە هەرێمی کوردستان هەڵبژاردن کرا و ئێستا دانوستاندن بۆ پێکێنانی حکوومەت بەڕێوە ئەچێ و لە عراقیش هەڵبژاردن بەڕێوەیە ئێمەشمان با لێکۆڵینەوەیەک بکەین تەماشامان کرد لە نێوان ئەو گەنجانی کە بەشداریان لە بێسونتۆک کردووە بە ڕێژەی لە 85 بەشداریکردنیان لە هەڵبژاردنە گشتیەکان زیای کرد یعنی ئەو گەنجانەی کە 2021 لە دوایین هەڵبژاردنە تەمەنیان سەر و 18 ساڵ بووە بەڵام نەچوون بۆ دەنگدان ئەم جارە 2024 ئەوانەی کە بەشداریان لە بێسونتۆک کردووە بە ڕێژەی لە 85 بەشداریکردنیان لە هەڵبژاردنەکان زیادی کردو تەنانەت کاریگەری لەسەر ئەوەش بووە کە بڕیاریان چییە بێ کاتێک دەنگەدەن بەشداریکردن لەم بەرنمەیە. جا ئەمە بۆتە هۆکاری ئەوەی کە سیاسیەکانی شتێگەشتون کاریگەری ئەم بەرنمەیە ئێستا بۆ خۆیان یەک تەلەفۆنەکە نەڵەن بێسون حەزەکەین بینە بەرنمەکەتەوە بێگومان دەرگای ئێمە کراوەیە بۆ هەر بەڕێزێک هەر بەرپرسێک کە ئامادە بێت بەبێ سانسۆر بەبێ سیناریۆ بەبێ ئامادەکاری پێشوەخت لەسەر ئەم کورسیەدانیشێ و ڕوبەڕووی پرسیارە ئازا و ئازادەکانی ئێوە ببێتەوە بێگومان بناسە بە زۆر باسی ئەم کورسیاکەم با ناوێکی بنین ئەم کورسێ ناو بنین چی ئەڵێن چی کورسێ بێ سنوورەکە ئۆکەی ئەکرێ ناوی بنین کورسێ بێ سنوورەکە کورسی الاعترافات بە عەرەبی ئۆکەی زۆر باشە ئێمە دەرگامان کراوەیە ئەم بەرنمەیە بۆ ئەوەیە کە لە هەر ئەڵلقەیەکیە دەیان گەنج بێن وەکو قارەمانانی نیشتیمان و وڵات دەربکەون نە من قارەمانەکەم لێرەیە نە ئەو میوانەی کە ئەم ئەڵلقەیە دانیشێ نە ئەو میوانەی کە ئەڵلقەکانی پێشوو دانیشتون نە ئەو میوانانەی لە ئەڵلقەکانی داهاتووتر دانیشن ئێوەن قارەمانەکانی ئەم بەرنمەیە و ئەم بەرنمەیە چیدی هی من نییە لەوە تێپەڕیوە کە هی من بێ یا هی تۆڕی میدیایی ڕووداو بێ بەرنمەکە بووە بە بەرنمەی ئێوە بەرنمەی هەموو گەنجان لە چیاکانی کوردستانەوە هەتا باشووری عێراق هەتا شەط العەرەب ئەم خانەوادە فراوانە لە ڕێگەی ئەم بەرنمەیەوە هەوڵەیە بۆ ئەوەی کە ئایندەی خۆی بەدەستی خۆی بنیاد بنێ پرسیار بکە پێشنیاز بکە بیرۆکە بخاتە ڕوو و کارێک بکە سبەینەی لەم ڕۆی باشتر بێ و کارێک بکە کە ئەمڕۆشی لە دوێنەی باشتر بێ. ئەمڕۆ ئێمە کۆبووینەتەوە بۆ ئەڵلقەی نۆیەم لە ڕاستیە چاپتەرێکی دیکە لە چیرۆکەکەی خۆمانە نووسینەوە ئەو چیرۆکەی 2 ساڵ پێشێستە نزیکی 2 ساڵ پێشێستە دەستی پێکرد یەکەمین هەنگاوەکاری ئارمان لەو ڕۆژەوە لەگەڵمایە و بەشێکە لەو چیرۆکە و ئێوەش هەر یەکێک لە ئێوە کە ئەمڕۆ هاتوون ئەبن بە بەشێک لەم چیرۆکە و ئەم چیرۆکە بەردەوامە بێ هەتا ئەو کاتەی هەموو پێکەوە ئەتوانین دەست لە ناو دەست ئایندەیەکی باشتر بۆ خۆمان بۆ کەسوکارمان بۆ نیشتیمانەکەمان و بۆ جیهان بنیاد بنین. جاگەر ئامادەن ئەمڕۆ لاپەڕەیەکی دیکەی چیرۆکەکەمان بنووسینەوە با پێکەوە پێشوازی لە میوانە بە ڕێزەکەمان بکەین. ئامادەن؟ ئەی نابێت چەپڵەیە لێبن ئەگەر ئامادەن. هەمووتان لەگەڵ من پێکەوە پێشوازی لە بەڕێز خەمیس خەنجەر زەعیمی هاوپەیمانی سیادە بکەن بە پرسیارە ئازا و ئازادەکانتان. شرفنا تفضل. تفضل جنابك. السلام عليكم. خۆشحاڵ بووین شەرەفمەندم بەخێر بێن بەخێر بی بۆ کوردستان بۆ هەولێر ماڵی دووەمە بخير بي
سەرچاو کوردەکەشی باشە وانە؟ کوردی جەنابەت کوردەکەت باشە نازانێ ئۆکێ بەخێر بێن سەر و سەرچاو بۆ هەولێر بۆ کوردستان بۆ ماڵی دووەمتان وابزانم جەنابەت کوردستان وەکو ماڵی دووەمی خۆتە بینی أكيد بێگومان کوردستان و هەولێر بە ماڵی خۆمان دەزانین پشتیوان بەخوا ماڵی هەموو عێراقیەکانە و ئەمڕۆ لە هەموو کوردستانەوە و لە هەموو عێراقەوە لە چیاکانی کوردستانەوە تاکو شەط العەرەب گەنجان کۆبوونەتەوە بەڵام کۆبوونەتەوە بۆ ئەوەی بە ئازادی خۆیان پرسیار لە جەنابەت بکەن جا پێویستمان بەوەیە جەنابەت دڵنیاییان بیتێ کە ئازادن لەوەی چ پرسیارێک ئەکەن و کاتێکیش ئەچنە دەرەوە لەم هۆڵە بە سەلامەتی ئەچنەوە دەرەوە و بە سەلامەتی ئەچنەوە بۆ ماڵی خۆیان بە ناوی خۆی بەخشندەی میهرەبان سوپاس بۆ خودا و سەڵات و سەلام لە پەیامبەری خودا و لە بنەماڵە و لە یارانی سڵاوم بۆ ئێوە شێ و سوپاسان دەکەم بۆ ئەم بانگێشتە سڵاو بۆ هەموو ئەم گەنجانە من زۆر کەم لە میدیاوە دەردەکەوم بەڵام وەکو ڕێزێک بۆ ئێوە هەمووتان حەزم کرد ئەمڕۆ لێرە ئامادە بم من ئەمڕۆ وەکو برایەکی ئێوە لێرم بە ئارەزووی خۆتان پرسیار بکەن زۆر ئازادانە و بێ هیچ دوودڵیەک بەڵام گەنجان کۆڵەکەی ئایندەی ئێمن لكن الشباب هم عماد المستقبل بەڵام گەنجان کۆڵەکەی ئایندەی ئێمن پێویستە حاڵەتێکی جیاواز لە خۆیان نیشان بدەن دوور لەو مشت و مڕی لە نێوان سیاسەتکاراندا هەیە و هیوادارم پرسیارەکان پرسیاری جددی بن و تەنانەت ڕەخنەکان بنیاتنەرانە بن لە پێناو بنیاتنانەوەی ئەو عێراقی هەموومان هیوای بۆ دەخوازین عێراقێک کە هەموومان لە ڕووی ماف و ئەرکەوە تێیدا یەکسان بین دەستەکانت خۆش بێ زۆر زۆر سوپاس دەکەین ئێدا کولنە ئەگەر هەموو ئامادەین با دەست پێ بکەین بە یەکەم پرسیار کێ قورسترین پرسیاری پێیە باش نییە؟ با بتان بینم و هەموو پارێزگاکان پرسیاریانە بێ بۆ بەڕێزت ئەوازانی؟ فەرموو بەڵێ من هێڤین هەڵۆ خەڵکی کەرکووکم بەڵام لە دوای 16 ئۆکتۆبرەوە بە یەکجاری هاتمە هەولێر پرسیاری من بۆ جەنابتان ئەوەیە هەڵوێستت چییە بەرامبەر مادەی 140 کە لە دەستوری عێراقدا هەیە بۆ کە دێتە باسی جێبەجێکردنی مادەی 140 تەنانەت ئامادەن لەگەڵ شیعەکان ڕێک بکەون دژ بە کورد تاکەی بەناحەق ئێوە سوودمەند دەبن لە زەویەکانی کەرکووک و ناوچەکانی دەوروبەری بەڕای تۆ جیاوازی نێوان سوپای ئێستای عێراق و سوپای سەردەمی سەدام حوسێن چییە؟ چونکە بەڕای منەوە هیچ جیاوازیەکتیان نییە ماڵی من لە دوای 16 ئۆکتۆبرەوە 7 ساڵ لەلایەن جێشی عێراقیەوە داگیر کراوە ماڵی من لەلایەن حەشدەوە سوتێنرا پاشان بە ئەمری ڕاکانجبووری کە لە کوتلەی ئێوەیە و وابزانم باشترین هاوڕێی ئێوەیە بڕیاری نۆژانکردنەوەی درا و داگیر کرا ئێستاش جێشی عێراقی کردوێتی بە مەقڕ زۆر سپاس دیارە هاوسۆزێکی زۆر لەگەڵ پرسیارە هەیە هذا السؤال پشگیری زۆری هەیە ايه طبعا احنا طبعا معاتب فيه ئێمە بێگومان لە پێناو سەقامگیری و بەدیهێنانی عەدالەتی کۆمەڵایەتی لەگەڵ جێبەجێکردنی هەموو ڕێکەوتنامە سیاسیەکانین بەڕاستی بڵێم لەم دۆسیەدا ئێمە ڕازی نابین ماڵی هیچ کەسێک داگیر بکرێت و حرمەتی هیچ ماڵێک پێشێل بکرێت جاوە ماڵی هەر کەسێکە و سەربەهەر لایەنێکە پێشمان وایە جێبەجێکردنی ئەو مادانە بە عەدالەت دەکرێت ناوچەیەکە زۆرینیان لە فڵانە پێکاتن دەبێت ڕۆڵی خۆیان بە شێوەیەکی سروشتی ببین و بە تەواویش ئازاد بن ناوچێ وڵاتریش کە پێکاتەیەکی دیکەی تێدایە بە هەمان شێوە ئازاد بن و لە وەرگرتنی هەر بڕیارێک کە بەباشی دەزانن ئەم مەسەلەیە پێم وایە پێویستی بە دیالۆگێکی ڕاستەقینە و جددی هەیە هەروەها پێویستی بە جێبەجێکردنی ڕێکەوتنامە سیاسیەکان هەیە بەڵام بە عادلانە و بێ بژارکردنیان من باوەڕم وایە کە هیچ عەرەبێک نییە نە شیعە و نە سونە بتوانێ هەست بە دڵنیایی بکە کاتێک دەبینێ کوردێک ماڵەکەی
لەلایەن هێزێکی ئەمنیەوە یان لایەنێکی سەر بە پێکهاتەیەکەوە زەوت دەکرێت. بۆیە من هاوپشتی بۆ تۆ و بۆ هەر کەسێک دەردەبڕم کە ماڵەکەی زەوت کراوە دەستی بۆ درێژ کراوە دەبێ ماف بۆ خاوەن ماف بگەڕێتەوە. ئۆکەی. بەڵام بابەتی پوچەڵکردنەوەی یاسای پوچەڵکردنەوەی هەموو بڕیارەکانی دادگای سەورەی پێشوو بۆ چارەسەرکردنی ئەو کێشەیەی کە هەزاران خانەوادەی وەکوم خوشکەمان لە کەرکووک هەیەە زەوی و ماڵ و مڵکی خۆیان کە مڵکی خۆیانە تاپۆی خۆیانە بەڵام بە پێی کۆمەڵێک بڕیار کە لە زمانی سەدام دەرکراون خەڵکی هاوردەکرا و دەستی بەسەر زەویەکانیان ئاگرتووە. لە پەرلەمانی عێراق لایەنە کوردستانیەکان هەرچیەکەکەن لایەنەکانی دیکە عەرەبیەکان بە کورد بە سوننە و بە شیعەوە نایەڵن ببێ بە یاسا ئەوە. هەڵوێستی ئێوە لەسەر ئەوە چییە؟ چونکە ئێستا خەڵکێکی زۆر چاوەڕێی ئەوە ئەکا چارەسەری ئەم کێشەیە بکرێ بە یاسا. یەکەم شت ئێمە وەکو تاکە کەس و وەکو لایەنێکی سیاسی شوان ئاسراوین کە پاڵپشتی کوردستان و گەلی کوردستانین. ئەمە لە هەموو بڕیارانەی دێنە پەرلەمانیان حکوومەت. دووەم ئەو یاسای ئێسەخراوەتە بەردەمی پەرلەمان و پێم وایە لە نێو لایەنەکانیشتا گفتوگۆی لەسەر بوو دوجار گەیشتە فۆرمولەیە کە ڕەنگە لەم ماوەی داهاتوودا دەنگی لەسەر بدرێ. کوتلەکەی ئێوە دەنگەیە بۆ ئەو یاسایە؟ بەڵێ لەگەڵ لایەنەکانی دیکە لەسەر بنەمای ڕێکەوتنێکە لەسەر سێ یاسا کراوە یەکێکیان هەموار یاسای لێبوردنە و دووەمیان ئەم یاسایە و هەروەها یاسای باری کەسێتی. پێم وایە لە داهاتوویەکی نزیکدا هەمووان دەنگی بۆ دەدەن و ئێمە شوەک و قەوارەیەکی سیاسی بەدڵنیاییەوە دەنگی بۆ دەدەین. ككتلة سياسية أكيد سنصوت على هذا القرار. زۆر باشە. هەر لە کەرکووک ئیدارەی کەرکووک ئێوە یەکێک لە ئەندامەکانی ئەنجومەنی پارێزگا سەر بە کوتلەکەی ئێوەیە وەکو خوشکەشم باسی کرد ڕاکان جبوریش هاوپەیمانی ئێوەیە نزیکە لە ئێوە چیەکەن چاوەڕێی بڕیارەکەی دادگان کە وابزان 24 مانگ دادگای ئیدارەی بەغا بڕیارەدا لەسەر ئەو داوایانەی کە ئێوە قەیدتان کە ڕاکان جبوری قەیدی کردووە و لایەنە تورکمانیەکان قەیدیان کردووە. بەس هەڵوێستان چییە؟ بەیانی ئێوە کاک ڕێبوار وەکو پارێزگاری کەرکووک نابینن؟ عفوا ببوورە کێشەکە ئێستا لە کەرکووک کێشە نییە لەگەڵ یەک پێکاتە کێشەکە ئەوەیە لە کەرکووک کوتلەی هەرە گەورە لە عەرەبە. ئێمە وە کوتلەی سیادا لە پلەی یەکەمی نێو عەرەب دەین لە 6 کورسی کە بۆ عەرەبن ئێمە 4مان هەیە. کوتلەی پارتی دموکراتی کوردستانیش 2 کورسین کوتلەی تورکمانی 2 کورسین. ئەمانە هیچیان لە ئیدارەی کەرکووکدا بەشدار نین. ئێمە لە زیاتر لە وێستگەیەکدا دەمانتوانی بەتەنیا و بە بێلایەنەکانی دیکە حکوومەت پێک بهێنین. بەڵام وەکو ڕێزێک بۆ دەست پێشخەریەکەی جەنابی سەرۆکوەزیران و پابەندیمان بەو نەخشەڕێی داینابوو دووجار کۆبوونەوەی خۆمان هەڵۆشاندەوە بۆ ئەوەی بوار بە هەموو لایەنەکان بدەین بەشدار بن. کێشەکە ئەوەیە ئێستا نیوەی پێکاتێک کورد لە ئیدارەی پارێزگاکە دوورخراوەتەوە کە پارتی دموکراتی کوردستان 2 لەسەر 3 عەرەب دوورخراونەتەوە کە هاوپەیمانی سیادەیە و تەواوی پێکاتەیەکیش دوورخراونەتەوە کە تورکمانن. کەواتە کێماسیەک هەیە لە بەڕێوەبردننی پارێزگاکەدا و ئەوەش لە ڕاستیدا پێشێلکردنی یاسای تایبەت بە کەرکووکە. بۆیە پێمان وایە ئەوەی کرا لە ڕاستیدا نایاسایی بوو. دەبوایە ڕێزی دەست پێشخەرەکەی جەنابی سەرۆکوەزیران بگرین و تەنانەت برای بەڕێز سەرۆک بارزانی لە 2 وێستگەدا جەختی لەوە کردەوە کە نابێ دەنگ بۆ پێکێنانی ئەو حکوومەتە بدەین و باشترە چاوەڕێ بین بزانین جەنابی سەرۆکوەزیران چه بڕیارێک دەدات. ئەوەش لەسەر بنەمای ڕێکەوتنی هەموو لایەنەکان و دانیشتنە بەردەوامەکانمان لەگەڵ جەنابی سەرۆکوەزیران. بۆیە پێم وایە مەسەلەکە پەیوەندی بە پێکاتەیەکیان لایەنێکی سیاسیەوە نییە. وجلساتنا المتواصلة مع دولة الرئيس وهذا أعتقد هي مسألة لا تخص مكون واحد أو فئة سياسية واحدة وإنما كل الأطراف. وتاكو يستوي اعتراف بكاك ريبوار كان وكو محافظي كركوك؟ القصة ليست مەسەلە ئەوە نییە دانی پێدادەنینیانە مەسەلەکە سەرپێچیە لە ڕێکەوتنێکی سیاسی و سەرپێچی یاسەشە. یاسا فیدرالی ئەو داوایەی نەبینی وتی اختصاصی من ئەوە بەشێک نیە لە بواری کاری ئێستا لە دادگای کارگێڕیە.
المحكمة الاتحادية دادگای فیدراڵی وەڵامی دایەوە کە ئەوە ناچێتە چوارچەوەی کاری ئەوان بەڕاستیش کاری ئەوان نییە ئەوە بواری کاری دادگای کارگێڕیە دادگای کارگێڕی تەماشای ئەو داوایە دەکات و لە ڕووی کارگێڕیشەوە دڵنیات دەکەمەوە ئەو دانیشتنە نایاسایی بوو ئەوە بەدیدی ئێمە و بەدیدی ڕایشکارەکانی ئێمە بۆیە دوورخستنەوەی تەواوی پێکاتی تورکمان و دوورخستنەوەی بەشێکی گەورە لە پێکاتەکانی دیکە سەقامگیری بۆ کەرکووک ناهێن ئەگەر لە دادگاکە بڕوا دەرچوو کە دانیشتەکەی بە دانیشتێکی یاسایی لە قەڵەمدا دوای ئێوە ئامادەن مامەڵە ڕێزی لێ دەگرین ڕێز لە یاسا دەگرین دڵنیات دەکەمەوە و ئامادەن مەسەلەن مامەڵە لەگەڵ ئیدارەکە بکەن و ئەو پۆستانەی کە هێشتا ماون و چاوەڕێ ئەوواکەن پڕ بکرێنەوە ئێوە هیچ نەبێ بەشداری لە کۆبوونەوەکانی ئەنجومەنی پارێزگایە بکەن برای بەڕێز کێشەی کەرکووک کێشەیەکی ئاڵۆزە خۆتان ئاگادارن کە ئەو کێشەیە چەند ئاڵۆزە لە ڕابردوودا و لە 2023 هەتا ئەمڕۆ پێم وایە ئەو دیدگای جەنابی سەرۆکوەزیران خستێ ڕوو گونجاو بوو بۆ بەڕێوەبردننی ئەو پارێزگایە بە شێوەیەکی خولاو لە نێو پێکاتەکاندا ئێمە پێمان وایە ئەوەی کرا نایاسایی بوو وەرەقەی خۆمان داوەتە دادگا و چاوەڕێی بڕیاری دادگا دەبین هەر بڕیارێک لە دادگاوە دەرچوو ڕێزی لێ دەگرین و لە کاتی خۆیدا بڕیار دەدەین لە کاتی خۆیدا بڕیار دەدەین کە ئایا وەکو ئۆپۆزیسیۆن دەرچینە نێو ئەنجومەنی پارێزگا یاخود بەشدار دەبین ئەوە لە کاتی خۆیدا و بە گوێرەی بەرژەوەندی جەماوەری خۆمان و ئەوەی کە چی بۆ ئارامی و سەقامگیری کەرکووک باشە بڕیاری لەسەر دەدەین فەرموو من ئەحمەد عادل لە بەسڕەی پایتەختی ئابووری عێراقەوە سؤالي لحضرتك پرسیارێکم بۆ بەڕێز خەمیس خەنجەر ئەگەر عێراق کەشتیەک بێت و هەردوو پێکاتەی شیعە و سونە کەشتیوانەکە بن ڕۆلی هەر کامیان چییە و کامیان ئەو کەشتیە بەرەو کەناری ئارامی دەبات شكرا جزيلا زۆر سپاس لە کام پارێزگاوە عاصمة العراق الاقتصادية طبعا البصرة تسمح لي شوية هەڵبەتە بەسرا ئەگەر کەمێک ڕێگەم بدەیت یەکەمین شارە لە سەردەمی ئیسلامدا لە پاش مەکە و مەدینە بنیاتنرابێ هەموو مێژوونووسان لە تەبەڕیەوە هەتا مێژوونووسە گەورەکان کۆکن لەسەرەوەی کە کۆمەڵگەی مەدەنی عەرەبی و ئیسلامی پێش بەسرە نەبووە کۆمەڵگە لە مەکە و مەدینەدا هەبووە ئەوانە لەو سەردەمەدا شار بوون خەڵک یان لە بیابان ژیاون یان لە شارەکان بەڵام کۆمەڵگە خێڵەکی بووە لە بیابان پارچەیەک خاک هەیە کە هی خێڵێک بووە و لە شارەکانیشدا ئەمە گەڕێکی بەنی خوزاع بووە ئەوەیان گەڕێکی بەنی تەمیم بووە و واتە گەڕێکی خێڵەکان هەبووە بۆ یەکەمین جار شارێک دروست دەکرێت بۆ جەنگاوەرانی عەرەب بۆ پیاوە ئازاکان و ئەوانەی باوەڕێکی دروست و بەهێزیان هەبووە ئەمانەش لە هەموو خێڵەکانەوە هاتوون و بە تەنیشتێک دێوە نیشتەجێ بوون بەو جۆرە گەڕێکێک دروست بووە کە هەموو خێڵەکانی تێدا بووە بۆیە یەکەم کۆمەڵگەی مەدەنی عەرەبی و ئیسلامی لە بەسڕە پێکاتووە بۆیە مێژوونووسان دەڵێن عەرەبەکان پرسیاریان دەکرد لەکوێوە هاتووی کاتێک دەتگوت لە یەمەنەوە لە کام شار لە حەزڕەموت لە کام خێڵ و کام هۆز هەموویان لەسەرەوە کۆکن کە ئەگەر گوتبای لە عێراقەوە ئەو شەرەفەی بەس بوو چکە بەسڕە لە عێراقە لەبارەی پرسیارەکە طبعا السؤال عفوا هەر لەسەر ئەوە ئێمەش سلێمانیمان هەیە بێگومان سلێمانی هاوشێوەی بەسڕەیە لەو بوارەیە چونکە سلێمانی ساڵی نزیکی 200 ساڵ پێش ئێستا بنیادەنرێ
لەسەر بنەمای خێڵ و عشیرەتەکان بنیاد نانرێ بە پێچەوانەوە لە هەموو ئەو کەسانی کە لە دەوروبەری سلێمانی دەژین لە شارە زوور لە شار باژێر لە قەرەداغ لە ناوچەکانی دیکە کێ لە بواری کارەکەی خۆیان سەرکەوتوترین کەس بوو بێ خێزان بوو بێ هاتوون لە سلێمانی ژیاون و لە سلێمانی لە گەڕەکەکانی مەڵکەنی سابوونکەران خەڵکی هەموو ناوچەکانی کە لە دەوروبەری سلێمانیەوە هاتوون ژیاون و تەنانەت لە قەبل لە سلێمانی بەپێی ناوی خێڵەکەی عشیرەتەکە نییە بەپێی پیشەکەیەتی فلانە کەسی خەیات فلانە کەسی بۆ نمونە قەزاز فلانە کەسی بەزاز بۆ نمونە هەموو ئەو خەڵکانی کە لە قەبیشیان هەیە لە سلێمانی لە قەبەکانیان پەیوەندی هەیە بەو ئیشەی دەیکەن نەک بەو قەبیلەیە یاخود ئەو خێڵی کە لێوەی دێن. تێچووی هاوسەرگیری بە کۆمەڵی 200 کوڕ و کچی گەنج لە ئەستۆ دەگرن. داعشت بە شۆڕژگەر ناو داعش الإرهابي باسم الثوار. جیاوازی نێوان سوپای ئێستای عێراق و سوپای سەردەمی سەدام حوسێن چییە؟ قارەمانەکانی حەشدی شعبی على أن تكتب جرف الصخر صراحة. نوێژەکەتان لە جورف و سەخر زۆر درەنگ کەوت. اعتراف بە کاکرێبوار ناکەن وەکو محافظی کردبوو تۆمەتی هي ئەخلاقی تهم أخلاقية. عێراق شیمال و شتی وای نییە لەو بیستووە مەوضوع في البلدان المتنوعة لە وڵاتانی هەمە ڕەنگدا تستطيع دەتوانی البلد وڵاتەکە بە جۆرێک بەڕێوە ببەی کە ئەو هەمە ڕەنگیە بکەیتە نیشانەیەکی دەوڵەمەندی یان بیکەیتە بەڵایەک بۆ وڵاتەکە. بەڕێوەبردننی ئەو هەمە ڕەنگیە کەوا لە پێکاتەکان دەکات لە بۆتە یەک نیشتیماندا بتوێنەوە و بەوە شوڵات بەرەو پێش دەچێت و هەمووان لە دوا ڕۆژیان دڵنیا دەبنەوە. عێراقی نوێ لە ساڵی 1920 دامەزراوە. لە ماوەی ئەم 100 ساڵەدا یان 80 ساڵدا ئایا کورد لە شێوازی حکومڕانی عێراق ڕازی بوون؟ ڕازی نەبوون. ئایا برایانی شیعە لە شێوازی حکومڕانی عێراق دڵنیا بوون؟ نەخێر، دڵنیا نەبوون. دوایەوە دوای 2003 و داگیرکردنی عێراق لەلایەن ئەمریکاوە دیسان بەڕێوەبردننی وڵات کەوتە دەستی پێکاتەیەک و وجودی ئەوانی دیکە تەنیا ڕواڵەتی بوو. ئایا ئەمە وڵاتی سەقامگیر کرد؟ ئایا وڵات پێشکەوت؟ ئایا هەموو پێکاتەکان دڵنیابوونەوە لەو شێوازی حکومڕانیە؟ من پێم وایە نەخێر. بۆیە ئەوەی بۆ ئەم کەشتیە پێویستمانە ئەوەیە کە ئەم هەمە ڕەنگی و دەوڵەمەندیە وەکو پێغەمبەری ئیسلام لە مەدینە بەڕێوە ببین. پێغەمبەر درودی خوای لەبێ کاتێک گەیشتە مەدینە یەکەمین کاری کە کردی بەڵگەنامەی مەدینە بوو. بەڵگەنامەی مەدینە شتێکی وەکو دەستور بوو. وثيقة المدينة أشبه بالدستور. دستورنا الحالي مو وثيقة؟ نعم. بەڵێ، بەڵام سەیری زیرەکی پێغەمبەر و فەلسەفەکەی بکە. ئەمە لە نێوبیرمەنداندا هێشتا مشتومڕی لەسرە. ئایا پێغەمبەر لەو بەڵگەنامەیەدا دەوڵەتی هاوڵاتی بنیات ناوە یان دەوڵەتی پێکاتەکان؟ بە بڕوای خۆم وەکو ئەوەی لە بیرمەندانی گەورە تێگەیشتوم ئەو مافی پێکاتەکانی بە جۆرێک داوە کە دوجار سەر بۆ دەوڵەتی هاوڵاتی بکێشێ کە ڕێگە بە هەموو ڕەنگەکان و پێکاتەکان و نەتەوەکان دەدات ببنە سەرکردە. بیلالی حەبەشی و سوهەیبی ڕۆمی و هەموو ئەوانە سەرکردەی ئومەت بوون، زۆری دیکەش سەلاحەدینی ئەیوبی و زۆری دیکە هەموویان سەرکردەی ئومەت بوون. بۆیە دەبێ مافی پێکاتەکان بدەین کە دەمانبات بەرەو دەوڵەتی هاوڵاتی، دەوڵەتێک هەمووان بتوانن لە سایدا بژین و لە هەموو ماف و ئەرکێکیشدا یەکسان بن. ئەوەی لەم کەشتێدا پێویستمانە بەشێکی وەکو ئەوەی باوەڕم پێی هەیە نزیکەی مانگێک گفتوگۆمان لەسەر کردووە یان ڕەنگە دوومان پێش پێکەنانی ئەم حکوومەتی ئێستا و دوای ئەو هەموو سەختیی کە پرۆسەی سیاسی پێیدا تێپەڕی و ئەو ڕوبەڕووبوونەوانەی نێو ناوچەی سەوز
دانیشتین و زۆریش لەگەڵ یەکدی ڕاشکاو بووین. کێشەیەکی هەیە لە 2023 هەتا ئەمڕۆ بابی خاتە سەرمێز هەموو لایەنەکان بۆ ئەوەی ڕێک بکەوین کە ئەمەیان ممکنە بکرێ و ئەوەیان ممکن نییە، ئەوە بوو لەسەر وەرەقەی ڕێکەوتنی سیاسی ڕێککەوتین. ئەو وەرەقەیەش پێم وایە چارەسەری زۆر کێشەی عراقی لەخۆ گرتووە و دەتوانێت هەمومان بەو کەشتیەوە بە شێوەیەکی بەهێز بەرەو پێش ببات. بەڵام بەداخێکی زۆرەوە لایەنی سیاسی هەن کە واژۆیان کرد و بەڵێنی خۆیان شکاند و هیچ لەوانەیان نەبەردەسەر کە لە سەریان ڕێککەوت بووین. هیوادارم مێزەکانی دیکە ئەوانەی هێشتا سوورن لەسەر جێبەجێکردنی ئەو وەرەقەی ڕێکەوتنە سیاسیە پێم وایە هەلێک لە بەردەمی عراقدا ماوە کە عەدالەتی کۆمەڵایەتی بەدی بهێنێت و زوڵم لەسەر هەموو عراقیەکان هەڵگرێت. بۆیە من پێم وایە سەرڕای هەموو سەختیەکان هەلەیەکی گەورە لە بەردەمی عراقدا ماوە کە بە سەرکردایەتیەکی یەکگرتووەوە ئەو کەشتیە بەرەو کەناری ئارامی ببات. أن ينطلق بقيادة موحدة لهذه السفينة نحو بر الأمان. أوكي بس بير بي نازانم سابناكي كرديش لو سفينة يابي إما جاين ها كبرسيارت كروت السفينة كبس شيعة وسنة تاعها إما كردي تانين سفينة باعتبار الكرد سنة بەو پێی کورد سنان ئەوانش سنان. أوكي بس برسيارك بكورتي والله من بروا جنابي شيخ تا استش بجداري سنة بەشداریەکی سووەریە لە ئیدارەی عێراقا فەرمووت لە دوای 2023 بەشداری لایەنەکانی دیکە مکەوینەکان پێکهاتەکانی دیکە بەشداریەکی سووەری بووە تا ئێستش بەشداری سونە سووەریە لە ئیدارەی عێراقا بەس بە کورتی وەڵامم بەرەوە بەڵێ یان نەخێر بكل صدق بەو پەڕی ڕاستگۆیەوە دەڵێم ئەو ڕۆژەی کە تێیدا هەمومان بەشدار بین لە بڕیاری ئەمنی و سیاسی و ئابووری هێشتا لە سەرەتایدای في بداياته. اوكي برز محمود مشهداني نوێنەرایەتی مکەوینی سونە ناکا وەکو سەرۆکی پەرلەمان هەموو پێک هاتەی سونە نوێنەرایەتی ناکا. هل يستطيع الكرد ئایا کورد دەتوانن سەرۆکوەزیران دیاری بکەن؟ وەڵامەکە نەخێرە. سونە دەتوانن قسەیەکیان لەوەدا هەبێت کە کێ سەرۆکوەزیران بێت؟ وەڵامەکەی نەخێرە. بێگومان من چاوم لەوێ و هیوا دەخوازم کە ڕۆژێک بێت هەمومان بەشدار بین لەوەدا، بەڵام ئەوان لەنێو خۆیاندا ڕێک دەکەون و پاشان دەیخەنە بەردەمی پێکاتەکانی دیکە، بەڵام پاشەوەی بڕیاری خۆیان داوە. پێم وایە سونە ئازادی تەواویان نەبوو لە هەڵبژاردننی نوێنەرانی خۆیان بە شێوەیەکی ڕاست و دروست في اختيار ممثليهم بشكل صحيح. و بەڕێز مەشهدانی نوێنەرایەتی هەموو سونە ناکا وەکو سەرۆکی پەرلەمانی عێراق. القصة دکتۆر محمود مەشهدانی کەسایەتێکی بەڕێزە و قورسایی و ڕێزی خۆی هەیە. بابەتەکە بابەتی ئەم کەس و ئەو کەس نییە. من باسی میتۆدێک دەکەم، باسی میتۆد دەکەم، باسی عورفێکی سیاسی دەکەم. سیاسی هذا عرف سیاسی. عرفێکی سیاسی کە تێیدا زۆرینەی کورد سەرۆکی کۆمار هەڵبژێرن و زۆرینەی بەڵام ڕاستیەکەی پابەندی ئەمە نەبوون. بۆیە هیوادارم ڕۆژێک بێت هەمومان وەکو عراقی بتوانین بەشدار بین، هەموو لایەنەکان بەشدار بین لە دیاریکردنی هەموو سەرکردەکانی وڵات، سەرۆکی کۆمار و سەرۆکوەزیران و سەرۆکی پەرلەمان. هەمومان پێکەوە لە سەریان ڕێک بکەوین، نە ئەوەی بن ئەوە هەڵدەبژێرم کە خۆم دەمەوێ و ئەوەش هەڵبژێرم کە تۆ دەتەوێت. و واتێکم کە ئەڵیت بەڕێز مەشهدانی بەو شێوەیە هەڵبژێراوە. من دەڵێم بەڕێز مەشهدانی ماوەیەک لە مۆبەر لە یەکێک لە جەولەکاندا بەربژێر کرا و دەنگی نەهێنا، بەڵام ڕاستیەکەی ئەوان ویسیان کۆتایی بەناکۆکیەک بهێنن کە لە نێو چارچەوەی هاواهەنگیدا هەبوو. ناکۆکیەکە لەسەر ناو بوو. ئێمە هەندێک ناومان پێشکەش کردبوون، خستمانە بەردەم برایانی چوارچەوەی هاواهەنگی و بەردەمی برایانی هەولێریش. ڕێکەوتنێکیش هەبوو، یان ڕاستتر ڕایەکە بوو کە چوارچەوەی هاواهەنگی لە نێو 6 کەسایەتی ڕەزامەندی لەسەر 2 کەسیان دەدا. یەکەمیان
شێخ شعلان من 6 شخصيات کە على شخصيتين. کەسایەتێکی بەڕێزە و قورسایی خۆی هەیە الشيخ شعلان الكريم وشخصية ئەوەی دیکەیان سالم عیساوی بوو کە ئەویش مێژێکی جێشانازی لە نێو پرۆسی سیاسیدا هەیە و الأستاذ سالم زۆر لە نوێنەران ڕێزی لێ دەگرن و کۆکن لەسەرەوەی کە کەسێکی گونجاوە تاريخ مشرف في العملية السياسية ويمكن بەڵام الكثير ئەوەی ڕوویدا و بینیمان يعني يحترمون لە هەڵبژاردننی بەڕێز شێخ شعلاندا هو الأصلح ئەو برایانە ڕازی نەبوون خۆلی دۆمی هەڵبژاردن بکرێ أنه في انتخاب السيد شعلان الكريم هیچ سەرۆکایەتیەک نییە کۆمار بێت یان پەرلەمان الجولة الثانية تەنانەت خوارێ خۆش بوو هو لا توجد جەلال تاڵەبانی جمهورية أو برلمان ولا خۆڵی مرة خۆش بێ حتى من كان المرحوم جلال الطلباني الله يرحمه الله يرحمه ڕێکەوتنی لەسەر بوو وكان شبه اتفاق بەڵام کەسێکە عليه يطلع واحد عنده كم صوت چەندەنگێکی هێنابوو جەولەی دۆمی هەڵبژاردن کرا ولذلك بۆیە ئێمە دەمانویست جەولەی دۆم بکرێ كانوا في كل لەو هەڵبژاردنەدا کە شێخ شعلان گەیشتە 152 یان 153 دەنگ يصل أخونا سالم سالم عیساوی گەیشتە 155 یان زیاتر يرفضون الجولة نانێر جەولەی دۆم بەڕێوە بچێت کە دەبوو پاش 5 یان 10 خولەک بکرێ و بزانن ولذلك کێ بەسەر دەکەوێت اللي فيها انتخاب ئەوان بەوە ڕازی نەبوون و پاشانیش ئەو هەرا گەورەیە لە دژی شێخ شعلان دروست کرا کە الشيخ شعلان وهي هەرایەکی زاڵمانە بوو أيضا ظالمة شێخ شعلان کەسایەتیەکە بە شەڕی لە دژی تیرۆر ناسراوە پەیوەندی بەرفراوانی لەگەڵ هەموو پێکاتەکانی گەلی عراق هەیە و بنەماڵەیەکی دێرینن ثم الأخ سالم بۆ ساڵم عیساوی شەڕوا وهي الجولة نانێر جەولەی دۆم بەڕێوە بچێکە لەوانە بوو هەڵبژێردرێت چکە ئەمە مەسەلەی کۆدەنگی نیشتیمانیە كرد بە کورد و شیعە و سونەوە إلى أن ئەوە بوو دوجار گەیشتە ئەوەی کە با بچین هەر کەسێک بهێنین بۆ سەرۆکایەتی پەرلەمان و ئەو قۆناغە تێپەڕێنین ئێمەش نەمانویستە و پۆستە بە بەتاڵی بمێنێتەوە و ڕەزامەندیمان لەسەرەوەدا کە کرا ما يبقى شاغر بەڵام وبالتالي ئێمە وافقنا على ما پێمان جاء، وایە لكن ئەو عرفە ممکن نییە بەردەوام بێ ناکرێ لا يمكن أن لایەنێک لە نێو پێکاتێکی دیکە أن يكون سەرکردەی طرفاً پێکاتێکی دیکە المكون هەڵبژێرێ آخر يختار القيادة للمكون الآخر. زۆر باشە دەستەکانی خۆش بێ ئێستا با دەستان ببینم خلي نروح للأنبار مو سيد الشيخ أنبار محافظتكم منو ويانا من الأنبار تفضل أختي من ندى لە ئەمبار پرسیارەکەم ئەوەیە لەو داوایانی کە دەیبستین لە دژی تۆ تۆمارکراون ئایا ئەمە سەرەتای کۆتایی سەرکردەیەکی سونیە کە ناوی خەمیس خەنجەرە؟ شكرا جزيلا. زۆر سپاس ئێوە هەمیشە بۆ ئەو کێشەی سفر دەڕۆن ناوەڕاستان نییە محل وسط. لە چ ناوچەیەکی ئەنبارەوە لە چ شارێکەوە لە ئەمبار لە هیت بەخێر بێ خۆشحاڵ بووی کام شار هیت هیچ باشە بەخێر بی طبعا هەڵبەت أنا لا زلت من أمارس دوري هێشتا لە نێو هاوپەیمانی سیادا ڕۆڵی سیاسی خۆم دەبینم ولا يوجد هیچ بڕیارێک لە دژی من نییە و هیچ سەرپێچێکم لە یاسا و هیچ شتێک نەکردووە قانونية ولا من لە بەغداوە هاتووم و کۆبوونەوەی زۆرم لەگەڵ سەرکردایەتی هاوپەیمانی سیادا کردووە اجتماعات كثيرة. چەند نووسنگەیەکی نوێمان بۆ هاوپەیمانیەکە کردوێتەوە تحالف السيادة. ئەوانە تۆمەتی سیاسین مكاتب جديدة للتحالف. باوەڕیشمان بە عەدالەتی دادگا هەیە و بە هەموو هێز و ئازایەتیەوە چوین وإحنا هیچ بربەستێکیش نییە ببێتە ڕێگەر لە بەردەمەوەی کە بەو پەڕی هێزەوە بەرەو ئاین دەبچین قوة وبكل شجاعة ولا يوجد أي مانع يحول دون أن ننطلق بقوة نحو المستقبل إن شاء الله. ئۆکەی دەنگ و باسی ئەوە هەبوو لە چەند ڕۆژی ڕابردووە کە فەرمانی دەستگیرکردن بۆ جەنابەت دەرکرابێ و دەنگ و باسی ئەوەش هەبوو کە بەڕێزت چوو بیتە بەردەم دادوەر و بە کەفالەت بەردرابێتی ڕەبتی کەفیل کرابێتی شتی وا هەیە؟ لا الموضوع هو موضوع نا کێشەکە لە نێوان من و لێپرسینەوە و عەدالەتە قدمت المساءلة والعدالة ئەوان سکاڵیان لە دژی من هەیە و لە دادگایە والمادة اللي ئەو مادەیەش کە لە دژی من جوڵێنراوە مادة فيها غرامة مادەیە کە سزای دارایی تێدایە فاحنا نريد نصرف الفلوس. ئێمەش نامانەوێت پارە خەرج بکەین المساءلة والعدالة لێپرسینەوە و دادوەری سکاڵیان لەوە هەیە کە فيها ئێمە قسەمانە سەر کردوون أنطانا ئێمەش لە بەردەم دادگا القضاء
باسی تێڕوانینی خۆمان بۆ لێپرسینەوە و دادوەری کرد و باسی ڕێکەوتنی سیاسی خۆمان کرد لەبارەی هەڵوەشاندنەوە و کۆتایی هێنان بەدەستەی لێپرسینەوە و دادوەری. چکە لێپرسینەوە و دادوەری دەستەیەکی ڕاگوزەرە، هەر خۆی ناوی دەستەی ڕاگوزەری عەدالەتە. ئەمە ساڵی 2008 پێکات و ڕێکەوتنێکی سیاسیش هەیە کە 10 ساڵ بەردەوام دەبێت. ئێمەشتە وەرەقەی ڕێکەوتنی سیاسیدا کە حکوومەت لەسەر بنەمای ئەوە پێکاتووە بەندێکی تەواوی تێدایە کە هەموو لایەنە سیاسیەکان واژۆیان کردو، کورد و شیعە و سونە. بۆ ئەوەی لە ماوەی ساڵێکدا کۆتایی بەکاری دەستەی لێپرسینەوە و دادوەری بێت و ئەم دۆسیایە بچێتە بەردەم دادگا. هەموو ئەمەش لەبەر هۆیەکی عەقڵانی و لۆژیکی. بۆ نێوبانکی عێراق باش نییە، ناکری ئێمە لە دوای 20 ساڵ هێشتا دەستەیەکمان هەبێ ئەوانە ڕاوەدوو بنێ کە سەر بەڕژێمی پێشوو بوونە. دەوڵەتان پاش 5 ساڵ 10 ساڵ ئیدی سەقامگیر دەبن. ئەم دەستەیە ڕێکەوتنی لەسەر کراوە، ڕێکەوتنی سیاسی لەسەر کراوە کەچی ئێستا سکاڵیان تۆمار کردووە و منیش لای خۆمە ئەوەی هەبووە گوتومە هەموو شتێک ئاسایە و هیچ لە ئارادانیە. پشتیوان بەخوا بەخێر کۆتایی دێت. بابەتێکی ئاساییە و من وەکو سەرکردەیەکی سیاسی مافی خۆمە قسە لەسەر شتێک بکەم کە باوەڕم پێیە و بەڕاستگۆیی و جورئەتەوە بەڵێنم بە جەماوەری خۆمداوە، بۆیە هیچ شتێکم نییە لێی بترسم. وما وعدت به جمهوري بكل جرأة وقوة وصدق، ولذلك ما عندنا شيء نخاف من عنده. اوكي زور باشا. من اي محافظة؟ لكام باريزگاوە بەردەوام من اي محافظة؟ من النينوى. نينوى. اوكي نينوى. منو جاي؟ كي لنينوى هاتوا. اوكي تفضل. أحمد حسام. سڵاوتان لێبێ. ئەحمەد حوسام لە شاری مووسڵ. شنو رأيك بأزمة؟ ڕاتچیە لەبارەی قەیرانی سوتەمەنی لە پارێزگای نینەوە کە پێچەوانەی هەموو پارێزگاکانی دیکەیە. بە جۆرێک نۆرەی بنزین کیلۆمەترێک درێژ دەبێتەوە دەبێت 3 ڕۆژ چاوەڕێ بکەی اینجا بنزین وەرگری. ڕاد لەبارەی ئەو قەیرانە چییە؟ طبعا المشاكل موجودة في بێگومان گیر و گرفت لە هەموو پارێزگاکاندا هەیە. پێم وایە ئەم ئیدارەی ئێستای پارێزگاکە بە سەرکردایەتی جەنابی پارێزگار سەرکردایەتێکی بەڕاستی بڵێم داهێنەرە و بە دوواداچوونی بۆ هەموو ئەو کێشانە هەیە کە لە پارێزگای نینەوە کێشەیەکەیە بێگومان لە پارێزگای نینەوە و پارێزگاکانی دیکەش مەبەستم قاچاقچێتی و تەڵەکە بازی و ئەم کێشەیە هەیە. پێم وایە ئەو ڕێکارانەی بە فەرمانی جەنابی سەرۆکوەزیران دەرچوون و ئەوەندەی من زانیاریم هەبێ، جەنابی سەرۆکوەزیران کاتێک سەردانی نینەوای کرد فەرمانی داوە ئەو کێشەیە و زۆر کێشەی دیکەش چارەسەر بکرێن. ئێستا لەسەر ڕێی چارەسەرە و لە ڕۆژانی داهاتوودا چارەسەر دەبێت. هەولێر نجف. اوكي نجف الاشرف منو ويانا كي لنجفي اشرفوا لقلمانه فرمو خوشكم. سڵاوتان لێبێ من خولود ڕاجح لە پارێزگای نەجەف زانکۆی کوفە کۆلێژی ئادات بەشی کۆمەڵگەی مەدەنی. سوپاست دەکەم کە داوای پارێزگای نەجەفت کرد. پرسیارم لە بەڕێزت ڕاد لەسەر ئەم سیستەمە سیاسی ئێستا چییە؟ ئایا بەدەم داخوازیەکانی ئەو ناوچانەوە چووە کە جەماوەری تۆیان تێدایە؟ بێگومان ئێمە تێبینەکانی خۆمان باشکرا لەسەرەوە گوتووە کە ئەم سیستەمە سیاسیە پێویستی بەچی هەیە لە ڕووی ڕێکەوتنی سیاسی نێوان لایەنەکان لەسەر ئەو کێشانەی کە هەن. جالێکدانەوەی مادەکانی دەستور بن یان چکەوەکو دیارە کێشەکە لەوەدایە ئەم دەستورە وەکو گشتێک مامەڵەی لەگەڵ ناکرێ و لێی هەڵدەبژێرن. کێشەیەکی دیکەش لە لێکدانەوە و ڕاوەی دەستورەکەدایە بەهۆی ئەوەی کۆتایی زۆربەی بەرگەکانی بەڕەڵا بەجێ هەڵدراون. نمونەیەکتان لەسەرەوە دەدەمێ. ساڵی 2010 یان پێش 2010 دوو جار هەڵبژاردن کراوە. لە هەردوو جارەکەدا پرۆسەکە زۆری نەخایاند و حکوومەت پێکات. بێگومان بەڕێکەوتن لەسەرەوەی براوەی یەکەم حکوومەت پێک دێنێ و کابینەکە دەخێتە بەردەمی پەرلەمان و ئەگەر متمانێ وەرنەگرت ئەمە لە دەستوردا هاتووە. اینجا لیستی دووەم ڕادەسپێردرێ و بەو جۆرە
بەڵام هاتن بازێکیان بەسەردادا. تكليف القائمة الثانية وهكذا. بڕگەیەکی دەستوریان في العراقية صار الاتفاق بە شێوەیەکی سیر ڕاوە کرد، ئەوەش کۆمەڵی قەیرانی بە دوای خۆی داهێنا کە حتا ئەمڕۆژ بەردەوامن. من لەو دیدارەی دهۆکیش گوتم هەندێشتی سیر و سەمەرە لەم پرۆسەی سیاسی و دیموکراسی ئێمەدا هەن کە لە دیموکراسیەکانی دنیا ناچن. هەموو سیستەمە دیموکراسیەکان کاتێک قەیرانێکی سیاسی، قەیرانێکی ئابووری یان سنووری دێتە پێش، هەر قەیرانی کۆمەڵایەتی هێزەکان بەرەو هەڵبژاردن دەچن بۆیە ئەو کێشەیە چارەسەر بکەن. کەچی لە عراق پاشار هەڵبژاردنێ کێشەیەک پەیدا دەبێت. ئەمە خاڵی جاکەرەوەی ئەمەیە. خۆی ئەمە ڕاوەی بڕگەکانی دەستوورە. شتێکی دیکەشمان هەیە. هەموو ئەو هاوپەیمانیانەی کە حکوومەتیان لێوە پێک دێ، هەموو هەوڵی ئەو هاوپەیمانیە بۆ سەرخستنی حکوومەتەکەیە، بۆ سەقامگیری حکوومەتەکەیە. بەڵام لە عراق بە پێچەوانەوە ترسی هەرە گەورە هاوپەیمانی حکوومەت لەوەیە کە ئەو حکوومەتە سەرکەوتوو بێ، چکە پێی وایە سەرۆکوەزیرانی ئەم حکوومەتە جەماوەرەکەی ئەو دەبا. ئیدی دێن ئاستەنگی بۆ دروستەکەن لەم سیستەمەی ئێمەدا کە پرۆسەی سیاسی لەسەر دەڕواشتی سەیر هەن. لەوەی لە لیستی عراقیەدا بۆی ڕێگە ئەو لیستە ڕیزبەندی براوە یەکەم وەرگێ هاتن ڕاوەیەکیان داهێنا، گوتیان ئەو لیستەی حکوومەت پێکدێنێ براوەی یەکەمی هەڵبژاردن نییە، بەڵکو گەورەترین قەوارەیە کە لە دانیشتنی یەکەمی پەرلەماندا پێکدێ. ئەمە بووە گرفتێک کە دەوڵەتی بۆ ماوەی 1 ساڵ پەکخست کۆمەڵی کێشەی گەورەشی بەدوای خۆی هێنا. ساڵی 2014 کە بە ڕێزمالیکی سەرکەوت، دیسان ئەو ڕاوەیە پێکێنانی حکوومەتی پەکخست. پاشان لە 2018 و ئینجا لە 2021 دووبارە بووەوە. مەبەستم ئەوەیە ئەم هەموو کێشەیە لە ڕاوەی نالۆژیکی دەستوورەوە سەرچاویان گرت. ڕاوە بە گوێرەی بەرژەوەندی. من دێم بڕگەیەکی دەستور بە گوێرەی بەرژەوەندی پێکاتەکەی خۆم ڕاوە دەکەم. ئێمە پێویستمان بەوە هەیە پەنجە بخەینە سەر ئەم کێماسیانەی سیستمی سیاسیمان. ئێمە وەرەقەیەکیشمان لەبارەی ئەمە ئامادەیە و دەمانەوێت ئەو کێماسیە لەنێو خۆماندا چارەسەر بکەین بۆ هۆی شتەکان بەم جۆرە بەردەوام نەبن و لەوە زیاتر خۆمانی لێ نەدزینەوە. تێچووی هاوسەرگیری بە کۆمەڵی 200 کوڕ و کچی گەنج لە ئەستۆ دەگرن. داعشت بە شۆڕژگەر ناو داعش الإرهابي باسم الثوار. جیاوازی نێوان سوپای ئێستای عێراق و سوپای سەردەمی سەدام حوسێن چییە؟ قارەمانەکانی حەشدی شعبی على أن تكتب جرف الصخر صراحة. نوێژەکەتان لە جورف و سەخر زۆر درەنگ کەوت. اعتراف بە کاکرێبوار ناکەن وەکو محافظی کردن. تۆمەتی ئەخلاقی. هي تهم أخلاقية. عێراق شیمال و شتی وای نییە لەو بیستووە مەوضوع. با بگەڕینەوە بۆ کوردستان. هەولێر ئەربیل هەولێر. ئۆکەی با هەولێر ببینم، با هەولێر ببینم. ئۆکەی فەرموو. سەرەتا بەخێراتن دەکەم. من بیتام سەبارەت بە ئەوەی کە وەکو کەسایەتێکی سیاسی ڕۆلی کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بەگشتی بە تایبەتی ئەو ئالۆزیە کە لە ئێستادا کە لە ناوچەکەدا هەیە چۆن دەبینیت؟ ئایا پێت وایە کە کورد ڕۆلی سەرەکی هەیە لەم بارەیەوە؟ سپاس. دەست بۆش. طبعا احنا منطقة الشرق الأوسط. هەڵبەت ئێمە ناوچەی ڕۆژهەڵاتی نێوەڕاست و دەوڵەتانی ئەم ناوچەیە بە گوێرەی هەندە ڕێکەوتنامە پێکاتون کە داگیرکرد سەپاندونی. گەلانی ئەم ناوچەیە هیچ ئیرادەیەکیان لە پێکێنانی ئەم دەوڵەتانە و سنوورەکانیاندا نەبووە. لە پاشکەوتنی ئەڵمانیا و شێوەگرتنی دەوڵەتی نەتەوە لە کیشوەری ئەوروپا، مەسەلەی نەتەوە و قورسایی هێزی هەردەوڵەتێک و سەرباری ئەوە ئیرادەی خودی گەلەکانی وەکو گشتپرسی و شتی لە بجۆرە ئەمانە بوون کە سنوور و ناوی ئەو دەوڵەتانەیان دیاری کرد. لەم ناوچەی ئێمە لە ڕۆژهەڵاتی نێوەڕاست داگیرکەران سنووری ئەم دەوڵەتانە و ژمارەیان و چۆنیەتی دابەشبوونیان دیاری کردووە.
ئەمەش بەبێ هیچ پێوەرێک نەپێوەری نەتەوە نەپێوەری هێز و نە لە بەرچاوگرتنی قورسایی گەلانی ئەم ناوچەیە و ئیرادەیان خواگەر ئیرادی گەلان لە بەرچاو گیرا بە عەرەب دەبوونە یەک ئومەت کوردی شەروەها ئیرادی گەلانیان لە بەرچاو نەگرت بەڵکو هاتن بەسەر ڕێکەوتنامە ساکس بیکۆ لە ساڵی 1916 پاشان بەڵێنی بەلفۆر کە بەهۆیەوە کێشەی فەڵەستین و لێکەوتەکانی و گرفتەکانی و زوڵمی سەرگەلی فەڵەستین هەر بەردەوامە و پاشان ڕێکەوتنامەی سان ڕیمۆ کە سنووری ئەم دەوڵەتانەی دیاری کرد بۆیە دەبینین کورد لە مێژوودا ڕۆڵێکی گەورەیان هەبووە و سەرکردەی ڕاستەقینەیان بە ئومەتی ئیسلام بەخشیوە و تەنانەت لە هەندێک ماوەی زەمەنیدا سەرکردایەتی هەموو ئومەتی ئیسلامیان کردووە لەو دەوڵەتانەشدا کە تیاندا نیشتەجێن ڕۆڵێکی گەورەیان هەبووە پێم وایە ئێستاش ڕۆڵی هەرێمی کوردستان لە گۆڕەپانی عراقیدا ڕۆڵێکی دیارە هەموو سەرکردە سیاسەکانی عراق بە چاوی ڕێزەوە سەیری هەرێمی کوردستان دەکەن و تێدەگەن کە کێشەکان بەبێ وەرگرتنی ڕای هەرێمی کوردستان چارەسەر نابن پێم وایە گەلی کوردم ڕۆ لە ڕەوشێکی زۆر باشتردایە لە چاو هەموو ئەو قۆناغانەی لە پاش ساڵی 1920ەوە پێیاندا تێپەڕیوە منیش هیوای گەشەی زیاترتان بۆ دەخوازم زۆر باشە بەس لەسەر ئەم پرسیارە من حەزەکەم یەک تۆز چونکە شتێکی بیرخستمەوە دوێنێ یا پێرێ لەسەر سۆشیال میدیا ئاهەنگی هاوسەرگیری ژنێکی کورد و پیاوێکی فەلەستینیم بینی ژنێکی کورد لەگەڵ پیاوێکی فەلەستینی لەم چەند ڕۆژەیە هاوژینیان پێکێناوە 20تانە ئێوە بینیتان لە فەیسبوک ئۆکەی دوو ئاڵایان لە ئاهەنگەکەیانە ئاڵایەکی کوردستان و ئاڵایەکی فەلەستینیان کردووە بە یەکەوە و لە ناوەڕاستی ئاڵاکەیە ژن و مێردەکە خۆشی خۆیان دەرەبڕن لە ڕاستیا کە بینیم من دڵم پڕ بوو لەبەرەوەی هاوژینی و هاوسەرگیری دوو بێ نیشتیمان بوو دوو بێ دەوڵەتم بینی دوو کەس کە نیشتیمانیان زەوت کراوە بەڵام زۆر جار کاتێک کە براکانمان لە ئومەتی ئیسلامی هاوسۆزی خۆیان بۆ برایانمان لە فەلەستین دەرەبڕن و ئەڵێن ئەوانیش مافی خۆیانە نیشتیمانیان بگرنەوە بەدەستی خۆیانەوە و ببنە خاوەن دەوڵەتی خۆیان کاتێک کە هەمان قسە دێتە سەر کورد ئەڵێن نا ئێوە نابێ دەوڵەتتان هەبێت جا ئێستا لە جەنابتە بگو بینیمان 2007 چۆن و ئێستا من لەسەر ئاستێکی فراوانتر ئەمەوێ پرسیاری ئەوەت لێ بکەم وەکو مەبدە کورد وەکو هەموو نەتەوەیەکی دیکە بەڕای جەنابەت مافی چارەی خۆنووسینی هەیە وەکو چۆن برایانمان لە فەلەستین ئەبێ هەیان بێ طبعا لا شك بێگومان نەتەوەی کورد و گەلی فەڵەستین دوو قوربانی سایکس بیکۆ و ڕێکەوتنامەکانی دواترین بەهۆی ئەوەشەوە سەختی زۆریان بینی و زوڵم و چەوسانەوەی زۆریان چەشت بەڵام پێشەوە کورد لە بۆتەی ئومەتی ئیسلامدا توابوونەوە زانای گەورە و سەرکردەی مەزنیان لە سوپا و دەوڵەت و فکر و سیاست و زانست و پزیشکی داهابووە بەڵام پێم وایە ئەو زوڵم و زۆرەی کە ئێستا لەسەر گەلی فەڵەستین هەیە زەویان داگیر دەکرێ و دەخرێنە ژێرگوشار و لەسەر خاکی خۆیان و نیشتیمانی خۆیان دەردەکرێن ئەوە سەرباری زیندان و بردومان و کوشتن ئەمانن کەوا لە هەمووان دەکەن بڵێن گەلی فەڵەستین مافی خۆیەتی دەوڵەتێکی هەبێ بۆ ئەوەی ئەو زوڵمە ڕابگرێ وەکو گوتم گەلی فەڵەستین بەرەو ڕووی ڕاگواستن و زوڵم و کوشتار دەبنەوە بەڵام ئەگەر باسی دۆخی ئێستای عراق بکەین کە دەوڵەتێک هەیە و ڕێکەوتن هەیە لەسەرەوەی سیستەمەکەی فێدرالی بێت و کوردستان تایبەتمەندێکی هەبێ پێم وایە وەکو شانازیەک و خۆشەویستیەکە کە دەستمان بە کوردستانەوە گرتووە خۆشمان دەوێ و پێمان وایە ئەو هەمە ڕەنگەی ئێمە کە کورتەیدا ڕەنگیەکە هێزێکی زیاتر بە وڵاتەکەمان دەدات و هێز دەداتە هەموومان ئێستا وڵاتان بیر لەوە دەکەنەوە چۆن لە دەوری یەکدی کۆ ببنەوە
جا بە سیستمی سیاسی بێیان ئابووری بۆ ئەوەی خۆیان بپارێزن چونکە جیهانگیری چیدی بە کەڵکی قەوارە بچووکەکان نایەت بۆیە دەوڵەتە بچووکەکان پێویستیان بە ڕووبەرێکی بەرینترە بۆ ئەوەی تێیدا هەست بە ئاسایش و سەقامگیری بکەن ئەوەی کە کورد لە زیاتر لە دەوڵەتێکدا هەن وا دەردەکەوێت کە ڕەوشی هەرە نمونەی بۆ ئەوانەی ئێمەی عێراقە پێشم وایە کە هەر لە سەر بەغدا پێویستە گیرگرفتەکانی خۆی لەگەڵ هەرێمی کوردستان چارەسەر بکات ترس و نیگەرانیەکانی گەلی کورد بڕەوێنێتەوە بۆ ئەوەی جگەرە دەستگرتن بە بەغدا و بە یەکانگیری وڵاتەوە بی لە شتێکی دیکە نەکەنەوە ئەوەی لەسەر ئێمە پێویستە هەڵگرتنی بربەستەکانی نێوانمانە ئەوەی لەسەر ئێمەیە ئەوەیە کە بۆ بەڵێنەکانمان وەفادار بین و پابند بین و دەسوور جێبەجێ بکەین کوردستان جگە لە جێبەجێکردنی دەسوور و کارکردن با ڕێکەوتنامەکانی نێوانمان شتێکی دیکەی ناوێ و پێمان وایە وجودی کوردستان لە عێراقدا هێزێکە بۆ کوردستان خۆی و بۆ عێراقیش زۆر باشە پرسیاری دیکە بچین بۆ کوێ ئەی محافەڵە جەنابەک تریت دیالە کێمان لەگەڵە لە دیالەوە لەکوێن لێرە نین تفضل فەرموو شكرا جزيلا زۆر سپاس بەڕێز خەمیس خەنجەر ئێوارە باشە ڕاستێکێ من سێ پرسیارم هەن کە زۆر گرنگن و هەوڵ دەدەم کورتیان بکەمەوە پرسیاری یەکەم بس السؤال واحد ودقيقة واحدة أوكي؟ باشە پرسیارێک دەکەم کە پێم وایە زۆر گرنگە و لە بواری شارەزایی خۆشمە کە کارژێڕی و پەیوەندی گشتەکانە بەڕێز خەنجەر من باسی دوو کەسایەتی دیار دەکەم کە لە ڕووی سیاسیەوە نوێنەرایەتی سونە دەکەن و لە نێو ڕکابەرەکانیشاندا لە هەمویان دیارترن بەڕێز خەمیس خەنجەر و بەڕێز محەممەد حەلبوسی بەڵام من لێرەدا باسی وێنای خەڵک بۆ ئەوان دەکەم مەبەستیشم ناوچەکانی باشووری عێراقا بەڕێز حەلبوسی وێنایەکی زۆر باشی لە نێو خەڵکی باشووردا هەیە بەڵام بەڕێز خەمیس خەنجەر ئەو وێنایی لە نێو خەڵکی باشووری عێراقدا نییە ئایا ئەمە بەهۆی ئەوەیە کە بەڕێز خەمیس خەنجەر ناتوانێت وەکو بەڕێز حەلبوسی سیاسیانە ڕەفتار بکات و پەیامە سیاسیەکانی خۆی بگەێنێتە خەڵکی باشوور زۆر سپاس شكرا جزيلا زۆر سپاس طبعا أولا أنا كعراقي بێگومان پێشەر شتێک من وەکو عراقیەک هەموو عراقیەکانم لە باکوورەوە هەتا باشوور خۆش دەوێت ببوورە یەک چرکە عێراق شیمال و شتی وای نییە نەو بیستووە لە کوردستانەوە هەتا بەسرە بامە بۆ باسکەم ڤیددیو یەکم کرد سەبارەت بەم بابەتە لە زاخۆ هەتا فاو عراق و هەموو عراقیەکان شتت بۆ باسکەم ڤیددیو یەکم کرد من باسی ئەوەمە کرد کە پێویستەکە وانەی جوگرافیا لە عێراقا بگۆڕدرێت کاتێک کە ئاراستەکان فێری خوێنکارانەکەن بڵێ ڕۆژ هەڵات ڕۆژ ئاوا باشوور و کوردستان زۆر سپاس هەڵبەتە ئەو وێنایی کە بەڕێزت باسی دەکەی ڕەنگە لای کەسانێک وابێ کە تۆ لەیان نزیکی و دایانناسی بەڵام لەلایەکی دیکە تەواو جیاواز بێ لەوەی تۆ بینیوتە وێناشەیە لای کەسانێک کە دەربارەی ئەم یان ئەو بە هەڵەدا دەچێ و ناوێکی دیکە بە باش دەزانێ بۆیە ڕەنگە پێوەری تۆ بۆ وێنا بکەوێتە ژێر کاریگەری کەسانێک کە تۆ لیان نزیکی بەڵام تۆ ئاگاداری ئەو هەڵمەتانەی جا لە هەر لایەنێکی سونیەوە بێ چ لەوانەی ناومان هێنان یان کەسانی دیکە باسی هەر شتێک دەکەی دەبینی بە توندی بەرەنگاری دەبنەوە و هێرش دەکەنە سەرت و قبوڵی ناکەن ئەمە بەهۆی ئەو ناتەباییەیە کە لە نێوان عێراقیەکاندا هەیە و بەڕاستیش باوەڕم وایە کە ئەوانە زۆرینەی خەڵک نین جا چ لە ناو سون نەبن یان شیعە و یاخود کورد شیعە بەهۆی ئەوەی کە خۆیان لە دەسەڵاتدان نایانەوەی عێراقێک ببینن زوڵمی لێکراوە
هیچ کوردێکیش بیر لەوە ناکاتەوە گۆتایی بەڕۆڵی شیعە یان سونە بهێنێ. هیچ سونیەکیش نییە بە شێوەیەک بیر بکاتەوە کە ئەزیەتی شیعیەک بدات. ئەم جۆرە بیرکردنەوەیە تەنیا لە عەقلی هەندێک سیاسەتبانی نەخۆشدا هەیە کە دەیانەوێ بەو جۆرە جەماوەرێک بۆ خۆیان پەیدا بکەن. ئیدی دێن کێشەی تائیفی دەوروژێن و ئەو جۆرە وێنایە دەربارەی ئەوانی دی بڵاو دەکەنەوە. من دەڵێم باوەڕیشم وایە کە عێراق یەک ماڵە. هەر بەشێکی ئەم ماڵە هەست بە بەختەوەرینەکە، هەست بە دڵنیایی نەکات و هەست بە دادپەروەری نەکات، تەواوی ماڵەکە ناسەقامگیر دەبێت. لا يشعر بالاطمئنان، لا يشعر بالعدالة، البيت كلما يستقر. هەر بۆیە من خۆم بە بریکارێک دەزانم بۆ بەرگری لە خەڵکی خۆم و جەماوەری خۆم و ئەوانەی زوڵمیان لێ دەکرێت. ئەگەر ئەو زوڵمە لە هەر پێکاتێکی دیکەش بکرێت بە هەمان شێوە بەرگری لێ دەکەم. وەکو هاو نیشتیمانیەک و وەکو بەرپرسیارەتێکی مێژویی و نیشتیمانی و ئەخلاقی بەرگری لەوانە دەکەم کە زوڵمیان لێ دەکرێت. بەرگری لە گیراوانی بێتاوان و ئەوانە دەکەم کە بێسەر و شوێن و کە سوکاریان هیچ لەبارەی چارەنووسیانەوە نازانن. بەرگری لە ڕاگوازراوان دەکەم کە ژمارەیان زیاتر لە 1 ملیۆن کەسە و دوای 6 ساڵ لە ڕزگارکردنی ناوچەکانیان ناتوانن بگەڕێنەوە. کەسانی دی بۆ نیفاق و ماسەوچەتی لە پێناو بەرژەوەندی و پلە و پۆست، بەڵام ئێمە چاومان لە پلە و پۆست پۆشی و دەستمان لە بەرژەوەندی هەڵگرت لە پێناو مافی خەڵکی دیکە، نەک بۆ بەرژەوەندی تایبەت. بۆیە ئێمە ئەوانەی عاقڵن ئینسافیان هەیە، تێمان دەگەن و دەزانن کە بەو پەڕی جورئەتەوە و ڕاشکاوانە بەرگری لە خەڵکی خۆمان دەکەین. چونکە ئەوانە ئەگەر کەسیان نەبوو بەرگریان لێ بکات ناچارن ڕوو لەلایەنی دیکە بکەن کە خێریان بۆ عێراق ناوێ، نایانەوەی کێشەکانی نێوانمان بە دانوساندن و لێک تێگەیشتن و بە سیاسەت و گفتوگۆ چارەسەر بکەین. بۆیە ئەوە بەرپرسیارەتی منە کە لە پێناوی سەقامگیری وڵاتەکەم و هێزبەخشین بە وڵاتەکەم خەمی زوڵم لێکراوان و بڵاوکردنەوەی عەدالەتی کۆمەڵایەتی لە نێوگەلی عێراقدا بکەمە کاری لە پێشین، جا کێ ڕازیە ڕازی بێت و کێ ڕازی نییە نەبێت. ئۆکەی با ئێستا بڕۆینە کوێ فەرموو. سلام علیکم. سڵاوتان لێبێت. من جەمال حوسێنم لە سەلاحەدین. هەندێک پرسیارم هەیە بۆ بەڕێز خەمیس خەنجەر. من دەمەوێت لەبارەی جروفال نەسر پرسیار بکەم. وادەی ئەو نوێژە زۆر دواکەوت. 11 ساڵ بەسەر بێسەر و شوێنبوونی کەسوکاری ئێمەدا تێپەڕی و تاوەکو ئێستا چارەنووسیان نازانی. من خەڵکی شارۆچکەی عەلەمم. ئەوانەی لەو شارۆچکەیە بێسەر و شوێنن سەروی 150 کەسن، نە هەواڵێکیان هەیە و نە حکوومەت هاوکاریمان دەکات. دەمەوێت بزانم وەڵامی تۆ چییە و زۆر سپاس. بێگومان وەکو خۆتان دەزانن و زۆر کەسی دیکەش دەزانن، ئێمە ئەو لایەنین کە ئاڵای بەرگریمان لە هەموو ئەو خاڵانەی بەڕێزە دامەژەت بۆکردن بەرز کردوێتەوە. ئەوە خاڵی جاکەرەوەی ئێمەشەر لە هەموو لایەنەکانی دیکە. ئێمە ڕێکەوتنی پێشترمانەیە، زیاتر لە ڕێکەوتنێکی نووسراومان هەیە لەبارەی ئەو ناوچانە. بۆ زانیاریش لە وەرەقەی ڕێکەوتنی سیاسیدا من پێداگیریم کرد کە دەبێ ناوی جۆرف ئەلسەخر بنووسێ. گوتیان گەڕانەوەی ڕاگوازراوان، گوتم نەخێر بنووسن جۆرف ئەلسەخر. بۆ بنووسیمان جۆرف ئەلسەخر لە نێوان دوو کەوانە. گەڕانەوەی ڕاگوازراوان بۆ شار و گوندەکانی لە ماوەی ساڵێکدا و ناوی جۆرف ئەلسەخریشمان لەسەر بنەمای ئەو ڕێکەوتنە سیاسیە زیاد کرد. بەڵام لایەنە سیاسیەکانی دیکەی بەشدار لە پرۆسەی سیاسی خاوەخاوی تێدا دەکەن، وەک چۆن کەمێک لەمە بەرامەژەم بۆ کرد. ئەمە کێشەیەکی گەورەیە، بەڵام بە هیوای نەکردوین. ئێمە متمانەمان بە حکوومەتی عێراق و بە تایبەتی بە جەنابی سەرۆکوەزیران محەممەد شیع سوودانی و نیازپاکی ئەو هەیە. متمانەمان بە کارەکانی و بەڕاستگۆیی ئەو هەیە و دەزانم کە پێداگرە لەسەر جێبەجێکردنی وەرەقەی ڕێکەوتنی سیاسی. بەڵام هێشتا لە سەرەتای کارەکەداین. مەبەستمەوەیە
دەتوانی بڵێی هەنگاوی باشمان لە دۆسیەی بێسەر و شوێنان بڕیوە دەشتوانی بڵێی هێشتا لە سەرەتای کارەکەداین هەڵبەتە لیژنا پێکاتون و ئاماری بێسەر و شوێنان وەرگیراوە هەموو ناوەکان نووسراون و ئەم تیمانەش کەوتونەتە سۆراخی چارەنووسیان کە لەو کاتەدا چه هێزێک لەو ناوچەیە بووە ئەم ڕێکارانە کاتێکی زۆریان پێویست بوو تا دەگەینە ئەو ڕێکارە فەرمانەی کە خەڵک ئیدی چارەنووسی ڕۆڵەکانیان بزانن و مەزەندە دەکەم لە ماوەی داهاتوودا دەبێ ئێمە لە هەموو دیدارە سیاسیەکانماندا تەنانەت لە دیدارە نێودەوڵەتیەکانیشدا هەموو ئەو خاڵانە بەبیر دەهێنی ناوی ئەو شارۆچکانەش دەهێنین و بەرگری لە گیراوانی بێتاوان دەکەین ئەمەش بەشێکی ئەو وێنایە کە ئەو برایی پێش تۆ ئاماژەی بۆ کرد هۆیەکەش پێداگیری ئێمە لەسەر ئەو خاڵانە خەڵکی تر هەن وەڕەز دەبن ئەوانەی بەرژەوەندیان لەو ناوچانەدا هەیە وەڕەز دەبن بۆیە دەبینی لە هەندێکمان ناڕازین تەنانەت ئەو وێنایش کە بۆ بەڕێز حەلبوسی هەیە دەبوو لە سەرۆکاتی پەرلەماندا بیهێڵێتەوە بۆچی دوورخرایەوە ئەگەر وێنایەکی باش لەبارەی ئەو هەیە بۆیە مەسەلەکە مەسەلەی وێنە نییە بەڵکو لە ڕاستیدا ڕێکارگەلێکن دەبێ لە چەند لایەنێکەوە بن کە لە نێو پرۆسی سیاسیدان وەکو دەشزانی ئەو پرۆسەیە بە سەختی و ناهەمواری زۆردا ڕۆیش لە ماوەکانی ڕابردوودا ئەوە سەرباری قەیرانی نێوخۆیی و نێودوڵەتی کە ناچارت دەکەن هەندێک دۆسیەوە پاش بخەیت ئێستاش گفتگۆیەکی گەرم هەیە لەسەر تێپەڕاندنی گرنگترین بڕگەی کە ئەویش بڕگەی هەمواری یاسای لێبوردنە پشتیوان بەخوا هەواڵی خۆش دەبیستن دادپەروەری باڵادەستە بێت و لە داهاتوویکی نزیکدا هەموو ڕاگیراوانی بێتاوان لە تەواوی عێراق باسی هەرم پرسیارە و پرسیاری ڕابردووش باسی محەممەد حەلبوسیتان کرد پەیوەندیتان چۆنە ئەخیر جارکەی قسەت لەگەڵ محەممەد حەلبوسی کردووە هي ليست قصة اتصالات مەسەلەکە پەیوەندی نییە پەیوەندی ئاسانە و هیچ شتێک لە نێوانماندا نییە بەڵام چیرۆکەکە لەوە گەورەترە مەسەلە میتۆدی کارە ئێمە هیچ ناکۆکیەکمان لەسەر پلە و پۆست نییە هیچ کێشەیەکم لەگەڵ پۆست نییە و جیاوازیمان لە میتۆدی کاردایە تێڕوانینی من بۆ هەرێمی کوردستان بە تەواوی جیاوازە لە تێڕوانینی ئەو تێڕوانینم بۆ جێبەجێکردنی وەرەقەی ڕێکەوتنی سیاسی جیاوازە لە تێڕوانینی ئەو شێوازی مامەڵەی من لەگەڵ ئەو دۆسیانە و مەسەلەی مافی خەڵک جیاوازە لە شێوازی ئەو هەڵبەستنی تۆمەت بۆ لایانی دیکە من نامەوێت کەس بریندار بکەم و هەر ناشتوانم خۆم کێشمە ناو ئەو جۆرە ڕەفتارانە من کوڕی بنەماڵەیەکەم لەسەر ڕەوشتی جوان و بەهای باڵا پەروەردەکراوم و هەندێک سنوورم هەن ناتوانم بیان بەزێنم بۆی هەندێک جار تەنانەتە و گروپەی لەگەڵ من داوام لێ دەکەن کە تونتر بم بەڵام پەروەردەی خێزانیم و ڕەوشتم و ئەو هەستە نیشتیمانیی کە هەمەوە هەروەها ڕوانینم بۆ ئایندا وام لێ دەکەن زۆر مەسەلە تێپەڕێنم کە تێپەڕاندنیان بۆ هەر لایەنێکی سیاسی ڕەنگە زەحمەت بێت أتجاوز كثير من الأمور التي صعب يتجاوزها أي جهة سياسية يعني استوكوا منافسك سياسي أي بينيت احنا طبعا اكيد احنا اكو تنافس سياسي بێگومان کێبڕکەی سیاسی لە گۆڕەپانی ئێمەشتا هەیە و ئەو کێبڕکێش ڕەوایە تا ئەو شوێنەی لە سنووری یاسا و ئەدەب و ئەخلاقدا بێ کە پێویستە هەرکەس پێیانەوە پابند بێت سلێمانی شاری شاران کوا ئادەی کێ لە سلێمانیەوە هاتووە فەرموو تۆ سلێمانی تۆ هەڵەبجە بووی دوێنێشەوە ئێستا بۆ بووی بە سلێمانی ئۆکەی بالمناسبە بیستومە جەنابی شێخ ساڵێک لە سلێمانی ژیاوە وانە لە سلێمانی ژیاوی جەنابە بەڵێ یەکەم ساڵی زانکۆم لە سلێمانی بوو زانکۆی سەلاحەدین ساڵی هەشتا من پرسیارێکمەیە سەرەتا بەخێر بێ ئەوەی کە من لەسەر تۆ خوێندومەتەوە ئەڵێن لە زانکۆی سەلاحەدین خوێندنێت تەواو کردووە جا پرسیارەکەی من دوورە لە پرسیاری سیاسی لە ماوەی خوێندنە لە زانکۆی سەلاحەدین خۆشترین یادگار چی بۆ لات و ئایا کەوتویتە دای خۆشەویستی هیچ کچێکی کوردەوە؟ بەڵێ کەوتمە خۆشەویستیەوە باش کرای بکەم بەڵام خۆشەویستی کوردستان ئەو ساڵە وای لێکردم معاشقی کوردستان ببم و گەلی کوردم خۆش بووە و ڕێز لە ئیرادەیان بگرم
چونکە دەست و دڵفراوانیم لێبینیوە ڕاستگۆیی لە مامەڵەیان لەگەڵت وەکو ئەوەی لە خێزانی خۆیان بیت بەڕاستی سڵاو لەگەلی کوڕ دەکەم سڵاو لە هەموو پیاوانی و لە ژنانی و دەڵێم هێشتا هەر عاشقی کوردستانم. ئۆکەی کەمێک باسی فەرمووت ساڵی هەشتا و یەک لە سلێمانی بووی وەنیە ئەو ساڵانە زۆر قورس بوو ژیان لە سلێمانی لەبەرەوەی لە ناو سلێمانیە بەرهەڵسکاریەکی بەهێز هەبوو سلێمانی شاری شۆڕش گێڕانە ڕاپەڕین لە ڕانیەوە سەری هەڵدا و لە سلێمانیەوە جەنابەت عەرەب بووی و لەوێ دەژیایی و مەترسی لەسەر ژیانی هەموو کوردێک هەبوو لە سلێمانیا لەبەرەوەی هێزە ئەمنیەکان مەترسیان دروستە کرد بۆ سەر ژیانی دانیشتوانی سلێمانی خەڵکی سلێمانی لە هەمان کاتیشا شۆڕش هەبوو بە بەردەوامی پێشمەرگە بەشەوە ئاهاتنە ناو شار کەمێک یادەوەریەکانی ئەو ڕۆژانە و ئەو کاتانەی سلێمانیتم بۆ باسکە. بێگومان لە سەردەمێکی وەهادا لە فەلوجەوە بیت و لە سلێمانی بژیت سەرەتا هەست بە غەریبی دەکەی باوکم خودداری خۆشپێت بەڵێندەر بوو لە ڕووی گوزەرانەوە تێر و دەوڵەمەند بووین پەیوەندی دۆستانەشی لەگەڵ هەندێک خەڵکی سلێمانی هەبوو تەنانەت نەیهێشت بچمە بەشی ناو خۆیی سویتێکی لە هۆتێلێک بۆ گرتە بووم وابزانم ناوی بێخاڵ بوو لە بەرامبەر پارێزگا و تەنیشتی فەرمانگەی بەرید بوو بەڵام زوو تێکەڵی کۆمەڵگەی سلێمانی بوو. ورأسا يعني اندمجت في مجتمع سليمانية ئەوەش بەڕاستی بەهۆی سۆز و خۆشەویستیان بە مامەڵەی برایانە و خێزانانەیان لەگەڵت ویان لێ دەکردی کە هەست بکەی لەنێو خێزانی دووەمتی ئیدی وای لێدات حەزم نەدەکرد بڕۆمەوە بۆ فەلوجە و پێم خۆش بۆ هەر لەوێ بمێنمەوە کۆمەڵێ برادەر بووین دەچوین بۆ گەڕان زۆربەی برادەرەکانی زانکۆیشم خەڵکی ئەڵەبجە بوون جا لەو ماوەیدا زۆربەی ئەو خۆپشاندانانەی دەکران لە دواناوەندی کچانەوە دەردەچوون کچەکان بەڕاستی ئازا و چاو نەترس بوون لە بیرما پۆستەری عەلی عەسکەری و مامەڕیشە بڵاو دەکرانەوە مامەڕیشە و ئەفسەرێکیش هەبوو ملازم بوو ناوی موحسین بوو کابرایەکی تاوانباری پیا و کوژی میلیشیاوی بوو مامەڕیشە برادرە کوردەکانم زۆر جار پێداگریان دەکرد لە هۆتێلەکە بمبەن و بچین بۆ ماڵیەوە جا بەڕێگەدا دەڕۆشتین قسەمان دەکرد و پێدەکەنین دەمگوت ئەگەر تووشی موحسین بووین دەڵێم من عەرەبم و ئەمانە دەیانەوێ بمفڕێنن بەڵام ئەگەر پێشمەرگە گرتمی ئێوە ڕزگارم بکەن سوپاس بۆخوا ڕۆژانێک بوو بەڕاستی شانازی پێوە دەکەم و وای لێ کردم کە هەتا ئەمڕۆژ ئەو نەتەوە مەزنەم هەر خۆش بێ و شانازیان پێوە بکەم. نضحك فالحمد لله عشت أيام حقيقة أعتز بها في تلك الفترة وخلتني محب إلى هذا اليوم لهذا الشعب العظيم ولهذه الأمة الكبيرة برجالها وبنسائها وبتاريخها فأتشرف بها. دەست خۆش ئەوکەی با پرسیارێکی کە وەرگرین وەر ئێرە سڵاوت لێ مامۆستا من پرسیارێکم جگە لە سیاست من ڕوبەڕووبوونەوەی کەش و هەوا کە ئێستا هەمومان تووشی عێراقی یەکێکە لە پێسترین وڵاتەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئایا چیتان کردووە بۆ ژینگەی عێراق و ژینگەی دەوروبەری عێراق یەک داواکاریشم لە هەتوو هەیە لە کوردێکەوە بۆ عەرەبێک پێشەوەی بچێرە ماڵی یەکەمی خۆت یەکدار لە کوردستان بچێنی شكرا جزيلا طبعا زۆر سپاس بێگومان بەهۆی ئەو کێشە زۆرانەوە کە لە وڵاتەدا هەن بەڕاستی نەپرژاوی نەتەسەرەوەی استراتیژێکی گرنگ کە چاوی لە ئاین دەبێ بۆ مامەڵە لەگەڵ ئەو کێشە مەترسیدارانەدا بنین کە هەڕەشە لە کۆمەڵگە و تەندروستی کۆمەڵگە و مانەوەی دەکات لەو گۆڕانە بەرچاوی کەش و هەوادا ناوی عێراق لە لیستی دەوڵاتی جیهاندا کە زۆرترین زیانیان لەو گۆڕانەی کەش و هەوا بەردەکەوێت بەداخێکی زۆرەوە دەتوانم بڵێم هێشتا نەمانتوانیوە دیدگایەکی ڕۆشن و پلانێکمان هەبێ بۆ بەرەنگاربوونەوەی دیاردەکانی وەکو بە بیابان بوون و کەمبوونەوەی ئاو یان مەسەلەی پیسبوونی هەوا و پاڵاوگەکان و ئەو کارخانانەی ژینگە پیسەکە
أو مسألة التلوث والمصادر بەشێکی هۆکارەکە ڕەنگە بوونی میلیشیایی چەکدار بێ کە لە دەرەوەی دەسەڵاتی دەوڵەتن. ئەوانە پارێزگاری لەو کارخانانە دەکەن کە ژینگە پیس دەکەن. بەشێکی دیکە ڕەنگە پەیوەندی بە کێشە ئیقلیمی و نێوخۆییەکان و ململانەی سیاسیەوە هەبێ کە ڕێگە بە حکوومەت نادەن دیدگایەکی بۆ چارەسەری ئەو کێشەیە هەبێ. منیش پێم وایە ئەوە بابەتێکی مەترسیدارە و ئەرکی ئێمە وەکو کۆمەڵگا هەمان ڕێچکەی وڵاتانی دیکە بگرین بۆ بەرەنگاربوونەوەی گۆڕانی کەشوهەوا و سوپاس بۆ پرسیارەکەشت. اوكي تو خلقي شاركي من اي محافظة؟ ديوانية، خلي نسمع من الديوانية. السلام عليكم. سلااوتان لێبێ و سپاس بۆ بیستون تۆک بۆ ڕەخساندنی ئەم دەرفەتە. شێخ من پرسیارێکم هەیە. سوپاسی پێداگری و پشتیوانی دەکەم بۆ یاسای لێبوردنی گشتی و هەموارکردنەوەی. پێم وایە زیاتر لە 6 ساڵە داوای هەموارکردنەوەی دەکەیت. 5-6 پرۆژە یاسا وەکو پاکێجێک دەنێرن. بڕیار لەسەر ئەوانی دیکە دەدرێ و بەڵام تۆ لەسەر هەموو ئەو یاسایانە پێداگری دەکەیت. بەڵام هەندێک بڕگە لە یاسای لێبوردنی گشتیدا هەن من وەکو پارێزەرێکی خەڵکی دیوانیە قسە دەکەم. بڕگەیەک هەیە بۆ ئەوانەی بە یاسای بەرەنگاربوونەوەی تیرۆر حکم دراون بەڵام ڕاستەوخۆ دەستیان لە نێو خوێنڕشتندا نەبووە. ئایا ئەمە بۆ ماناییە کە ئەوانە ئازاد دەکرێن لە کاتێکدا هۆکار بوون و خەڵکیان بۆ کاری تیرۆریستی ئاراستە کردووە؟ خاڵی دووەم تۆ هەمیشە لەوانە بووی کە بە پاساوی ئەوەی خەڵکی بێتاوان لە گرتوخانەکاندا پێداگریت لەسەر ئەو یاسایە کردووە. ئایا ئەوە گومانی تۆیە لە عەداڵەتی دەسەڵاتی دادوەری؟ کەمێک پێش ئێستاش باسی ئەوەت کرد کە حەلبووسی بە بڕیاری سیاسی دوور خراوەتەوە. وەختێک وڵامی پرسیاری ئەو برایەتدایەوە کە باسی وێنای حەلبووسی لای خەڵک کرد گوتت لای خەڵک خۆشەویست بوو بەڵام دوور خرایەوە. ئەو بە بڕیاری دادگا دوور خرایەوە بەڵام قسەکەی تۆ وای دەگەیان کە بە بڕیاری سیاسی بووە. زۆر سپاس. من نەمگوت بە بڕیاری سیاسی بوو شتێک لە دەمی منەوە مەڵێکە نەمگوتووە. من گوتم ئەگەر ئەو وێنایە وەکو ئەوە بوو کە تۆ دەیڵێی بۆچی نەیانێژ لە سەرۆکایەتی پەرلەماندا بمێنێتەوە؟ بۆیە من دەڵێم ئەو تۆمەتانەی بەرەو ڕووی بەڕێز حەلبووسی کرانەوە تۆمەتی ئەخلاقی بوون. ساختەکاری و تۆمەت بارکردنی ئەوانەی دەوروبەری بەگەندەڵی و ئەو تۆمەتانەی بەرەو ڕووی ئێمەش کراونەتەوە تەنیا تۆمەتی سیاسین. جارێک دەڵێن بەعسی بووە، جارێک دەڵێن سەر بە فڵاندایان. من ئینتیمای لەو جۆرەم نەبووە و بەشی ئەوەش جورئەتم هەیە کە باشکرا بڵێم چیم کردووە. من لە ژیانمدا بەعسی نەبووم بەڵام بەرگری لەوانە دەکەم کە زوڵمیان لێکراوە. قوبڵ ناکەم زوڵم لە هیچ عێراقیەک بکرێ لەسەرەوەی سەر بە فڵان ئاراستەی سیاسیە. مەسەلەی یاسای لێبوردن من بۆ زانیاریت پێداگریم لەسەرەوە کردووە کە پێویستمان بە یاسای لێبوردن نییە. ئێمە لێبوردنمان ناوێ، لێبوردنێکمان ناوێت تاوان باران ئازاد بکە. بۆیە زیاتر لە جارێک داوامان کردووە لە کاتی نووسینەوەی ڕێکەوتنامەی سیاسیشدا ئەوەمان نووسی. ئێمە دەمانەوەی یاسای لێبوردن بە جۆرێک هەموار بکرێ کە دەرفەتی ئازادبوون بداتاوانەی بێتاوانە. تەنیا ئەوە لەو ئۆپەراسیۆنە سەربازیانەی لە پارێزەکانی ئێمەدا کراون خۆ دەزانی هێزی سوپا و دەستگا ئەمنیەکان هەموو پاشەخشەیان کرد لە هەندێک پارێزگا بە شێوەیەکی سەیر و جێی سەرسوڕمان کشانەوە. شارێکی وەکو مووسڵ 400 چەکدارات نەناوی بەڵام لە بەرامبەردا چەند فرقەیەک پاشەخشەیان کرد کە ڕەنگە دەیان 1000 سەربازیان هەبوو بێ. ئەو کشانەوەیە بۆ خەڵک چاوەڕوان کراو نەبوو. لەناکاو ڕژێمێکی نوێ هات کە ناوی داعش بوو. ئەم ڕژێمە نوێیە دیوەخان و قوتابخانە و خانوەکانی تەقانەوە و خەڵکە دەستە بژێرە سیاسی و فکری و ئاینەکانی کوشتن. مامۆستای ئاینی لەسەر مینبەر کوژراوە چکە فەرمودەی پێغەمبەری بەبیرهێنابووە کە دەڵێ هەرچی گوتی لا ئیلاها ئیلا الله ماڵ و خوێن و شەرەفی لە تۆ حرامە. بەڵام وەختی سوپا و هێز ئەمنیەکان هاتنەوە ئەو ناوچانەیان ئازاد کرد دیارە هەندێک لەو هێزانە نیزامیش نەبوون کە لەگەڵ سوپا هاتبوون ئەو ناوچانە ئازاد بکەن. ئەمانە وێنایەکیان لا دروست بوو کە هەرچی ئەوانەی لەو ناوچانە دانیشتون داعشن.
ئێمە کارەساتە بە هەزاران کەس گیراون کە گوایە هەواڵدەری نهێنی هەواڵی لێداون ئەو یاسا بەدناوەی هەواڵدەری نهێنی کە ڕێدەدا بچم بڵێم ئەو چاکەتەی لەبەر تۆدایە بۆمبێکی تێدا بوو کاتێک چوویتە ڕێستورانتەکە و پاشان تەقیەوە تەواو هەر بەوەندە من بوومە کەسێکی پارێزراو تۆش بوویتە تاوانبار ئەمە یاسایەکی زاڵمانەیە دووەم بینە سەر پێناسەی ئینتیما هەر کەسێکیان لەو ناوچانە چنگ کەوت ئەوە سەر بە داعشە ئەی تۆمەتبار بێتاوانیە تاو کاتەی تاوانەکەی لەسەر دەسەلمێ نەخێر وای لێ هات هەموو کەس بوونە تەومەتبار تا ئەو کاتەی بێتاوانی خۆیان دەسەلمان واتە پێشەوانە بووەوە بۆیە ئێمە ویسمانەمە ئینتیمایە پێناسە بکەینەوە ئینتیما بۆ داعش چییە؟ یەکەم ئێمە وەکو دەوڵەت داتا و زانیاریەکانی داعشمان لەبەردەسە ئەمریکی و فەرەنسیەکان هەمویان دا بۆ حکوومەتی عێراق ناوی هەموو ئەوانەی تێدایە کە ئەندامی داعش بوونە ناوەکانیان و ئەدرسەکانیان واتە وێنەکە ڕۆشن بوو ئەوە سەرباری ئەو زانیاریە زۆرەی کە دەستگامنەکانی خۆمان کۆیان کردبوونەوە ئەمە وا لە ئێمە دەکا وەکو دەوڵەت کە بزانین کێ داعشە کێ داعش نییە ئەوەی لە هەموارکردنەوەی یاسای لێبوردن دەمانەوێت تەنیا دوو بڕگەیە یان سیانە یەکەم لابردنی هەواڵدەری نهێنی واتە هیچ تۆمەتێک لە ڕێی هەواڵدەری نهێنیەوە نەبێت دووەم لێکۆڵینەوە باسی ئەوەت کرد کە گومانم لە دەسەڵاتی دادوەری هەیە بە پێچەوانەوە ئێمە نەمان گوتۆ دادگایی بکرێنەوە چونکە دووبارەکردنەوەی دادگایی گومانکردن لە دادگا نا من گومانم لە دادگا نییە گومانم لە لێکۆڵەرەکە هەیە لە ئەفسەرەکە لەو پۆلیسەی لە بازگەیەکدا ئەوانەی دەستگیر کردووە من گومانم لەوانە هەیە بۆیە ئێمە داوای بڕگەیەکمان کردووە و واژۆمان کردووە داوای دووبارە لێکۆڵینەوەمان کردووە لە هاوپەیمانی بەڕێوەبردننی دەوڵەتیش ئەو قسەیەم کرد پێشەم دوایین کۆبوونەوەیە گوتم ئێمە گومان ناخینە سەر دادگا بە پێچەوانەوە ئەوەی کە ئێوە دەڵێن دووبارە دادگایی ئەوە گومانکردنە لە دادگا ئێمە داوای دووبارە لێکۆڵینەوە دەکەین واتە لیژنەیەک لە لێکۆڵەرانی نوێ بێن سەیری ئەو کێشانە بکەنەوە ڕووداوی زۆرمان هەن نامەوێت لێرە باسییان بکەم تەقینەوە هەیە هەر نەکراوە نەبووە کەچی کۆمەڵێک گەنجی لەسەر گیراوە کە ئاگیان لە هیچ نەبووە سزای لە سێدارەدانیشان بۆ دەرچووە سەلماندیشمان کە تەقینەوەی وەها نەکراوە و ئەوە بوو ئازادکرا یەکسەر بەڕاتیان بۆ دەرچوو ئەمە دوای 17 ساڵ زیندانی و دوای 13 ساڵ و 2 ساڵ و 3 ساڵ کەواتە هەڵۆشاندنەوەی هەواڵدەری نهێنی دووبارە لێکۆڵینەوە و پێناسەکردنی ئینتیما تەنیا ئەم سێ خاڵە زیاد بکرێن هەموو بێتاوانەکان ئازاد دەبن و ئەوانەش سزا بدرێن کە تاوانیان لە دژی گەلی عێراق کردووە ئەمە دەبێتە هۆی بەدیهاتنی عەدالەتی کۆمەڵایەتی و مای ڕەزامەندی هەموو گەلی عێراق لەو باوەڕشتام هیچ کەسێک لەم عێراقەدا نییە کە حەز بکات زوڵم لە کەسێک بکرێ و کەسێک لە سێدارە بدرێ بەبێ ئەوەی هیچ تاوانێکی کردبێ لەم ڕۆژانەیە لە میدیای عێراقی راپۆرتێکم بینی ڤیددیۆیەکی ساڵی 2014 جەنابتیان دەرهێناوە و بەکارێهێنن لەوێ جەنابەت دووشەی ثوار بەکارەهێنی وەڵێن کە جەنابەت ئەو کاتە ئەو شێت بۆ داعش بەکارهێناوە بەکردداری ئەو کاتە تۆ ئەو شێت بۆ داعش بەکارهێنا من لە ساتی یەکەمەوە دژی ڕێکخراوی تیرۆریستی داعش بوومە دژی ڕێکخراوی تیرۆریستی ئەلقاعیدە بوومە و پێم وایە ئەو جۆرە ڕێکخراوانە هەموو لە ئیسلام و بەها کۆمەڵایەتیەکان و ڕەوشی کۆمەڵایەتی لایانداوە بۆیە ئەمە کە ڕای بنە بە دەنگی بەرز دەیڵێم بەڵام لە 2014دا تەقە لە خۆپشاندانەکان دەکرا کە خۆپشاندانی ئاشتیانە بوون و لە پارێزگاکانی ئێمەدا دەکران من لێرەوە دەڵێم ئەگەر ئەوان بڕیاریان بەدەستە گویانە داخوازی و کاتەی خۆپشاندەران گرتبایە هەموو داخوازیەکان لە هەموو گۆڕەپانەکاندا خۆیان لە 14 خاڵدا دەبینیەوە و هەموویان بە ئامانجی بنیاتنانی دەوڵەتێکی دادپەروەر بوون یەک داخوازی تایفی تێدا نەبوو یەک داخوازی تێدا نەبوو کە بۆ نمونە بڵێ دەبێت سەرۆکوەزیران سون نەبێت یان سەرکردەی گشتی هێزە چەکدارەکان سون نەبێت یان سەرۆکی ئەرکان سون نەبێت شتی وای تێدا نەبوو داخوازیەکانیان هەمان ئەوانە بوون کە ئێستا قسەیانە سەر دەکەم ئازادکردنی ژنانی بێتاوان ئازادکردنی زیندانیان ڕاگررتنی دەستگیرکردنی هەڕەمەکی کشانەوەی هێزە چەکدار لە نێو شارەکان و ڕێگری لە بەسەر بازگەکردنی شارەکان و هەمووی لە خزمەتی بنیادنانی دەوڵەتێکی دادپەروەردا بوو
دەوڵەتی دامەزراوەیی سونە مەرجعەتی ئاینیان نییە، هەر باوەڕشیان بە مەرجعەتی ئاینی نییە، باوەڕیان بە دەوڵەت هەیە، بە دامەزراوەکانی دەوڵەت. گەورەترین دڵنیایی بۆ ئەوان و ئاسوودەی ئەوان ئەوەیە کە ببینن دامەزراوەی نیشتیمانی هەیە، دامەزراوەی ڕاستەقینە و کۆکەرەوە و بەهێز کە نوێنەرایەتی تەواوی عێراقیەکان بکە. بۆیە کاتی خۆشی من لە یانگری خۆپیشاندانی ئاشتیانە بووم کە پارێزگاکانی ئەمەی گرتەوە. ئەوانە داوای مافیان دەکرد چکە لەو سەردەمەدا گیانی تایفەگەری باڵادەست بوو، ڕەفتاری تایفیانە لە هەموو دەستگاکانی دەوڵەتدا بوو. بەداخەوە دەڵێم لە بازگەکان لە ناو شارەکان هەمووتان ئاگادارن و ئێوە کە لە هەرێمی کوردستان بوون مامەڵەیان لەگەڵ خەڵکی نینەوە چۆن بوو. ئەوە خەڵکی نینەوە لێرە هەن چۆن کچیان ناچار کردووە جنێ و بە باوکی بدا لە کاتێکدا هەردووکیان لێ گۆتۆمبیلدا بوون. ئەمە لە ناو بازگە کراوە. ئەم شتانە بوون کە خەڵکیان جوڵاند کە ڕق و کینیان بڵاو کردەوە، دواتر ئەوەی لێکەوتەوە کە بینیمان. ئێمە لەو سەردەمەدا پشگیری خۆپیشاندانمان کردووە. عشایرمان هانداوە کە بەرگری لەو خۆپیشاندانانە بکەن و نەهێڵن خەڵکی نەناسرا و تێکەڵی بن، چکە دەمانزانی هەر بۆشایەک دروست بێ سوپا لەو سەردەمەدا ئەو توانایی نەبوو هیچ بۆشایەک پڕ بکاتەوە. گوتمان خەڵکی نەناسرا و پڕی دەکەنەوە و هەرواش دەرچوو. بۆیە پشگیری تیرۆرم نەکردووە و من لە بەرایی ئەو کەسانم کە تاوانی سپایکەرم شەرمەزار کرد و گوتم خۆم دەخەمە جێی باوکی و گەنجە یان دایکی و سەیری ئەو تاوانبارانە دەکەم کە کوڕەکەم لە بەرچاوم دەکوژن. ئەوانە تاوانبارن، مرۆڤ کوژن، کافرن و فڕیان بە ئاینەوە نەماوە. ئەوە ئێمە بووین کە ئەو تاوانە و زۆر تاوانی دیکەی وەکو تەقینەوەی کە ڕادەمان سەرکۆ نەکرد، چونکە باوەڕمان وایە کە نابێ بگەینە خوێن ڕشتن. ئێمە باوەڕمان بەو فەرمودەیە هەیە کە دەڵێ مرۆڤ هەر گوناهێکی هەبێ لە ڕوبەری ئاینەکەیدا دەمێنێتەوە مەگەرەوەی خوێنێک بهێنێتە مری خۆی کە خوددا حرامی کردووە. لابردنی کەعبە لای خوددا ئاسانترە لەوەی ڕۆحێکی بێتاوان بکێشی. بۆیە ئێمە دژی کوشتارین و ئەوەی کاتی خۆشی داوامان کردو هەر ئەوە بووە کە دەسەڵاتداران گوێ لە داخوازیەکانی خۆپیشاندەران بگرن، بەڵام بەداخەوە گوێیان نەگرت. خۆ ئەگەر گوێیان گرتەبایە خۆپیشاندانەکانی تشرین لەم چەند ساڵی ڕابردوودا دووبارە نەدەبوونەوە، چکە داخوازیەکانی هەردوو لە ئەگەر سەیری بکەی هاوشێوەن و ئەوانیش داوای بنیاتنانی دەوڵەتی دامەزراوە و عەدالەتی کۆمەڵایەتیان دەکرد. هیچ مەترسیەکە بینن کە شتێکی وەکو داعش سەر لە نوێ سەر هەڵباتەوە، بە تایبەتی لەگەڵ ئەو بارودۆخەیە کە لە سووریا دروست بووە. هیچ مەترسیەک نابینن کە بە تایبەتی لە ئەنبار لە شوێنەکانی دیکە لەسەر ئەو سنوورە گرژی و ئاڵۆزیەک دروست ببێ کە ببێ بە ئەنجامی ئەوەی شتێکی وەکو داعش یا داعش خۆی یان یەکێک لەو نەوعانەی دیکەی قاعدە کە ئێستا لە سووریا هەن بێن و مەترسی بۆ سەر عێراق دروست بکەنەوە. ئێمە لەگەڵم گەنجانە پێویستە ڕاشکاوانە قسە بکەین. هەمومان ڕێکخراوی تیرۆریستی ئەڵقاعیدەمان لە یادە. کێ ئەو ڕێکخراوە تیرۆریستیەک لەناو برد؟ ئایا هاوپەیمانی نێو دەوڵەتی هاتن؟ بودجەی دەوڵەتی بۆ تەرخان کرا؟ لە کاتی خۆیدا سەحوە پێکات. ئەوانە بوون کە بەگشت ڕێکخراوی ئەڵقاعیدەدا چوونەوە توانیان لە ماوەی کەمتر لە 6 مانگدا لە ناویان ببن بەبێ ئەوەی کەس ئاوارە بکرێ، تەقینەوە بکرێ، بەبێ ئەوەی دەستکاری دێمۆگرافیای شارەکان بکرێ. ئەڵقاعیدە کۆتایی هات. اینجا هاتینە سەر بەڵێنەکانی چارەسەرکردنی ئەو گرفتانەی بوونە هۆی پەیدابوونی ئەڵقاعیدە. من سەر بە قوتابخانەیەکم کە باوەڕی وایە ڕێکخراوی ئەڵقاعیدە و داعش بەرەنجامن نەکۆکار، بەرەنجامی سیاسەتی هەڵەن، بەرەنجامی زوڵم و چەوساندنەوەن. ئەوانە بەرەنجامی ئەو جۆرە سیاسەتانن. گەورەترین پشتیوانی پێشکەشی ئەو ڕێکخراوانەی بکەین زۆڵمکردنە. گەورەترین پشتیوانی بیدەینە ئەو ڕێکخراوانە ئەوەیە کە خەڵک بچەوسێنینەوە. گەورەترین پشتیوانی بیدەینە ئەو ڕێکخراوانە ئەوەیە کە بچین بە زەبری میلیشیا دەست بەسەر زەوی وزاری خەڵکیدا بگرین. بۆیە ئێمە دەڵێین هەموو چارەسەریەکانمان بۆ بیری داعشی تەنیا چارەسەری ئەمنی بووە، لەسەر ئاسی سیاسی چارەسەرمان نەکردووە. کۆمەڵێک ناتون دابنیشن و بیر لە چۆنەتی سەرهەڵدانی ئەم گروپانە بکەنەوە و بزانن هۆیەکەی چییە. بۆیە ئێمە باوەڕمان وایە کە دەبێ هۆکارەکان چارەسەر بکەین. ئەو هۆکارانەی دەبنە هۆی سەرهەڵدانی تیرۆر. ئەگەر بمانەوێ
من لە کۆبوونەوەی ئیدارەی دەوڵەتیشدا ئەمەم گوتووە ئێستا گەورەترین چەکی دەستی ئێمەکە بەرەنگاری ئەوانی دیکە ببینەوە بەرەنگاری پیلانی ئەقلیمی ببینەوە خۆ پیلانی زۆر خەتەرناک لە دژی تەواوی ناوچەکە هەیە بەرەنگاری ئەو ڕێکخراوانە ببینەوە کە ئاماژەت بۆ کردن هەرەوەیە کە بەرەی نێوخۆیمان بەهێز بکەین بەهێزکردنی بەرەی نێوخۆ بەوە دەکرێت کە زوڵم لەسەر خەڵک هەڵگرین عەدالەت بچەسپێنین پێشێلکاری ڕاگرین میلیتاریزەی کۆمەڵگە ڕاگرین کارمان بەوە چیە میلیشیا بخزێنینە ناو شارەکانەوە دەست بەسەر ماڵ و موڵکی خەڵک بگرین بۆچی ئەم هێزانە نەنێرینە سەر سنوورەکان پاسەوانی بکەن و نەهێڵن ئەو جۆرە ڕێکخراوانە دزە بکەنە نێو وڵاتی ئێمە ئەوەی لێرەدا دەمەوێت بڵێم گەورەترین چەکی دەست ئێمە بۆ بەرەنگاربوونەوەی ئەو ڕێکخراوانە ئەوەیە کە ڕێکەوتن نامەکانی نێوان خۆمان جێبەجێ بکەین بۆی لە بەرامبەر نەیارەکانماندا یەکدەست بین ئەو ڕێکخراوە تیرۆریستیانە ئەگەر جێپەیەک و ئامێزێکیان لە نێو کۆمەڵگەدا نەبێ ناتوانن هەبن مەحاڵە بۆیە من پێم وایە ئێستا لە پارێزەکانی ئێمەدا هۆشیاریەکەیە ممکن نییە ڕێ بەوانە بدەن جارێکی دیکە عێراق بکەنەوە بە گۆڕەپانی خۆیان بەڵام بەڕاستی بۆ ئەوەی ڕێ بە چەوساوە و خەڵکی زەرمەند نەدەین بیر لە ڕێگە چارەی ئازار بەخش بکەنەوە پێویستمان بە چارەسەری کێشەکانمان هەیە بە ڕۆحێکی برایانە و نیشتیمانیانە کە ڕێگر بێلەوەی ئەو خەڵکە دیسان بەرەو هەڵدێرێکی دیکە مل بنێن انحدار هؤلاء نحو الهاوية. یەک شتی کەش ئەبیستم کە ئەو هێزە زۆرەی هێزە عێراقیانە کە چوونەتە سەر سنووری عێراق سووریا نەوعێک لە مەترسی ئەوە هەبێت کە لە هەنێک لەو ناوچانە خۆپشاندان یا جۆرێک لەسەر هەڵدان دروست ببێ لە ناو ئەنبارە شتیوا ڕێیتەیەکێ پێشبینی شتیواکەن نەک ئەو هێزە بۆ ئەوە نەچوو بێ کە سنوورەکە بپارێزێ بەڵکو بۆ ئەوەی ڕێگری لە جوڵانەوەیەکی ناوخۆیی ئەو ناوچانە بگرشتیوا هەیە نا باوەڕ ناکەم هیچ شتێک لە ئارادا نییە هیچ خۆپشاندانێک نییە و هیچ نیاز و جموجۆڵێکیش بۆ شتیوان نییە بەڵام تووڕەیەکەیە لە هەڵنەگرتنی زوڵم لەسەر خەڵکو و دواخستنی مەسەلەی ئازادکردنی زیندانیانی بێتاوان و دواخستنی پرۆسەی گەڕانەوەی ئاوارەکان بۆ شار و گوندەکانیان ئەم تووڕەیە هەیە و زیاتری شەڵدەکشێ بۆیە پێویستە ئەو کێشانە بەڕۆحێکی برایانە و نیشتیمانیانە چارەسەر بکەین بۆ ئەوەی ڕێنەدەین هیچ پیلانێک سەر بگرێت ئەوکەی کریسیان عێراق بەس کورد و عەرەب نییە خوشکبرای مەسیحیمان هەیە کوا مەسیحیەکان فەرموو مساء الخير اهلا وسهلا ئێوارە باش و بەخێر بێ بۆ هەولێر پرسیاری من لەبارەی پێکاتەکانە لەبەرەوەی من خۆم کریسیانم ئێمە هەست بەوە ناکەین کە لەم وڵاتەدا هاوبەشین چونکە لە دەسەڵاتی یاساداناندا نین نە لە بەغدا و نە لە هەولێر ئێمە لە هەردوو لا وەلاندراوین لە هەڵبژاردننی پێشوودا عێراق بربژێرێک لە دهۆک زیاتر لە 10,000 دەنجی هێنا لە نەجەف و کەربەلا سەرکەوتین کەچی لە دهۆک سەر نەکەوتین کە سەنتەری قورسایی گەلی ئێمەیە تۆ کە دەڵێی لە بەرەی زوڵم لێکراوان دەوەستیت ئەوە چۆن دەبینیت پێت وانییە ئەمە زوڵمە زۆر سپاس توقف مع المظلومين ألم ترانا مظلومين نحن شكرا جزيلا بێگومان دیموکراسی هەر هەمووی بیرۆکەیەکی ڕۆژاواییە لە ڕۆژاواش کەنیسە باڵا دەست بوو بەهۆی بازدانی بەسەر دەسەڵاتی گەل و بژارەکانی گەلدا کەنیسەیان کەنار خست و بەرەو دیموکراسی چوون پێیان وا بۆەوە چارەسەری ئەو کێشەیە دەکا کە خەڵک چیان دەوێ و دوور لە دەسەڵاتی کەنیسە مافی بڕیاردان دەکەوێتە دەستی گەل بەڵام سەیریان کرد کێشەیەکی دیکە هەیە کێشەی کەمینەکان بوو لە وڵاتانەدا هاتن بە لیبرالیزم چارەسەریان کرد با نەڵێین کەمینەکان با بڵین پێکهاتەکان کەمینەکان وشەیەکی خۆش نییە نەخێر کەمینەکان هاتن بە لیبرالیزم چارەسەریان کرد بۆ زانیاری فکری لیبرالی لە پێناوی مافی پێکاتەکان پەیدا بوو بۆ ئەوەی ئەو کێشەیە تێپەڕێنن ئەوەی ئێمە لەبەرەوەی دیموکراسیی ساوایە هێشتا لە سەرەتاکانی ئەو پرۆسەیەداین هێشتا زۆر لە ئێمە لە حەقیقەتی دیموکراسی تێنەگەیشتوین بۆیە لە دیموکراسی تەنیا ئەوەمان قبوڵە کە خزمەتی بەرژەوەندەکانی خۆمان دەکات بەڵام سیستەمی کۆتا کە لە عێراق کاری پێدەکرێت بۆ پاراستنی ئەو مافەدان درراوە بۆیە پێم وایە برایانی کریسیان کورسیان لە پەرلەمانی عێراقدا هەیە
ئەو کورسیانەش پێم وایە لە ئاستی قەبارەی خۆیانە. وهي مقاعد أعتقد تمثل حجمهم وما جرى في كردستان. ئەوەی لە کوردستانیش کرا، ئەوەی کە حکوومەت یارێمی کوردستان بەرگری لە پشکی پێکاتەکان کرد، بووە هۆی ئەوەی کە ژمارەی کۆتا ڕاست بکرێتەوە. پێم وایە ئەم کارە ئێستا لەسەر ڕێچکەیەکی دروستە ڕوا. يعني يمضي بالاتجاه الصحيح. أنا من شتێک پێدەڵێ دڵگرانیەکە بوو لە هەندێک لایەنەوە کە بانگەشەی نوێنەرایەتی کریستیانەکان دەکەن، گوایە لە پشکی لایەنی دیکەتان بردووە لە نەینەوا و شوێنانی دیکەش. بۆیە ئەوەی ئێمە دەمانەوێ و چاومان لێە ئەوەیە کە هیچ لایەک هەست بە بەشخوراوی نەکەن، بەڵام لە هەمان کادا مافی خەڵکی دیکەش نەخۆین، ڕێگەش بە کەس نەدین لە مافی ئەمە ببا. پێم وایە ئەگەر ئەم پرەنسیپە جێبەجێ بکەین هەمومان لە سەقامگیریدا دەژین. برایانی کریستیان پێم وایە داوایەکیان لەو ڕۆوە پێشکەش کردووە ئەو سیستەمی کۆتایش دەتوانێت مافەکانیان بپارێزێت. لە چ پارێزگایەکەوە؟ من نور بەشیر لە بابلەوە، پرسیارەکەم بۆ بەڕێز خەمیس. دەگوترێ هاوپەیمانیە سیاسیە سوننەکان هەمیشە سەرقاڵی ململانەی نێوان سەرکردەکانیان و ئەمەش بۆتە هۆی پەراوێزخستنی پرسە گرنگەکانی وەک بەهێزکردنی ژنە. پیاوانی سوننا لە دەسەڵاتدا ژنان گۆشەگیر دەکەن و چاویان لە بەهێزکردنی ئەواندا دەخەن و درک بە گرنگی هاوسەنگی سیاسی و لێهاتووی ژنان ناکەن کە دەتوانن چارەسەری هەندێک بابەتی ئالۆز بکەن لەوانەی پیاوان ناتوان چارەسەریان بکەن. سپاس. ئێمە وەکو قەوارەیەکی سیاسی بەڕاستی بەوە جیا دەکرێنەوە کە پشتمان بە گەنجان قایمە لە باوەڕمانەوە بەوەی ئێوە کۆڵەکەی ئایندەن. گەلی عراقیش وەکو دەزانن گەلێکی گەنجە، گەنجان تێیدا زیاتر لە 165 دانیشتوانی پێکدێنن. هەموو یان زۆربەی سەرکردەکانی ئێمەش لە هاوپەیمانی سیادە و پێشتریش لە پرۆژی عەرەبیدا گەنجن. کاتێک وەزارەتی پەروەردەدرای ئێمە 3 جار لە دوای یەک ژنمان بربژێر کرد. 3 جار ژنمان بۆ ئەو پۆستە بربژێر کرد. ئەوەش لە باوەڕمانەوەی بەوەی کە وەزارەتی پەروەردە پێویستە وەزیرەکەی ژن بێ، چونکە باشتر دەتوانێت ئەو وەزارەتە بەڕێوە ببات و هیوای قوتابیان بەدی بهێنێ. في العراق مسألة النساء لەبارەی مەسەلەی ژنان ئێمە لە سەرکردایەتی سیادە لە 13 کەس 3 ژنمان هەن لە وەزارەتانەی لای ئێمن. زۆرینەی بەڕێوەبەرە گشتیەکانیان کەسانی دیارن و لە ژنانن. بۆی بە پێچەوانەوە ئێمە ڕخنەی ئەوەمان لێ دەگیرێ کە لەو پۆستانەی پشکی ئێمن بوارێکی زیاترمان بە ژنان داوە. للنساء في المناصب التنفيذية والقيادية التي تكون من حصتنا. تێچووی هاوسەرگیری بە کۆمەڵی 200 کوڕ و کچی گەنج لە ئەستۆ دەگرن. داعشت بە شۆڕژگەر ناو داعش الإرهابي باسم الثوار. جیاوازی نێوان سوپای ئێستای عێراق و سوپای سەردەمی سەدام حوسێن چییە؟ قارەمانەکانی حەشدی شعبی على أن تكتب جرف الصخر صراحة. نوێژەکەتان لە جورف الصخر زۆر درەنگ کەوت. اعتراف بە کاکرێبوار ناکەن وەکو محافظی کردن. تۆمەتی ئەخلاقی. تهم أخلاقية. عێراق شیمال و شتی وای نییە لەو بیستووە موضوع. فەرموو ئەوێ بەخێربێ بۆ شاری هەولێر. من ئارام ئەرکان خوێندکاری زانکۆی بەریتانی نێودەوڵەتی. پرسیارەکەی من ئەوەیە ئەو کێشانەی کە لە نێوان کووردا هەیە زیاتر لە 100 ساڵە، کێشەی سیاسی، کێشەی ئابووری، کێشەی خاک بە تایبەتی، ئێمە ناتانەوێت ئەو کێشەی حەلکەن بە تایبەتی تۆ و دوو کەسی وەکو تۆ لە کوردستان. سپاس دەکەم ئەگەر جوابێکی تاوام دێوە بە تایبەتیش لەبارەی خاک کە هەمومان بە بیرمان دێ 16 ئۆکتۆبەر چی ڕوویدا نەخۆشترین ڕۆژ بۆ هەر هەمومان. زۆر سپاس. تخوا با من پرسیارەکەی وا بکەم، با تەرجەمەی پرسیارەکەی بکەم. جەنابەت باوەڕت بەوە هەیە کە مادەی 140 پێویستە کات جێبەجێ بکرێ وەکو خۆی چۆن هەیە؟
ئەو وای نەگوت تۆ دەتێ وای لێ بکەی قسەکەی ئەو تەواو جیاواز ئۆکەی دوای وەڵامەکەی ئەو وەڵامی منیش بەرەوە خوان برایانم کوڕان و کچانی خۆم ئێمە باوەڕمان بە یەکێتی عراق هەیە ئێمە دەمانەوەی عراق یەکگرتوو بێ ئەگەر عراقێکی یەکگرتوومان دەبێ باوەڕیشم وایە کە هەمووان دەتانەوەی عراقی یەکگرتوو بێت و بەهێز بێت و ئەگەر عراق بەهێز بوو هەمومان بەهێز دەبین دەبێ هەر لایەک مافی خۆی بدرێتێ دەبێ ڕێنەدەین دەستدرێژی بکرێتە سەر زەوی وزاری ئەم پێکاتە یان ئەویان نابێ ڕێ بدەین هیچ عراقیەک مافی ئەوانی دیکە پێشێر بکات بۆیە قسەکەی پێشوم دووبارە دەکەمەوە ئێمە وەکولایەنێکی سیاسی باوەڕمان وایە کە کێشەیەک لە سیستەمی سیاسیماندا هەیە هەموو جارێک لە جێبەجێکردنی ئەو خاڵ و بڕگانەی ڕێکەوتنیانە سەر دەکەین دەبێ بگەڕێنەوە بۆ خاڵی سفر ئەمە کێماسیەکە لە سیستەمی سیاسی ئێمە پێویستمان بەوە هەیە دیدگایەکی نوێمان هەبێ ئەو دیدگایەش لەسەرەوە دامەزراو بێ کە مافی هەمووان و مافی هەموو پێکاتەکان ڕێزدەگیراو بێت و ڕێگە نەدەین کەس دەست بۆ مافیاوانی دیکە درێژ بکات ئەمە هەموو ئەو یاسایانە دەکرێتەوە کە دەرچوون و ئەو یاسایانش کە لە نوێ دەردەچن لە مەسەلەی زەوی وزاردا پێم وایە ئەو یاسایی ئێستا لە ئەنجومەنی نوێنەرانە ئەو کێشەیە بە شێوەیەکی عادیلانە چارەسەر دەکات و لەو باوەڕشتام هەمووان لە ماوەی داهاتوودا بێگومان ئەگەر جێبەجێکرا چونکە کێشەی ئێمە لە جێبەجێکردنە لە ڕێکەوتندا زۆر نەرمین بەڵام کێشە لە جێبەجێکردنە ئەوەی لەسەری ڕێک دەکەوین ئەگەر جێبەجێ بکەین من باوەڕم وایە کە ئەو کێشەیە چارەسەر دەبێ و جارێکی دیکە ناگەڕێنەوە سەری مادەی 140 مادەی 140 بەشێکە لەو یاسایانە جارێکی دیکەش دەیڵێمەوە ئێمە کێشەمانەوەیە کە ئەوەی لەسەری ڕێک دەکەوین جێبەجێی ناکەین بەڵام ئەگەر دیالۆگێکی جددیمان هەبێ لەسەر بنەمای ئەوەی کە نابێ هیچ لایەک زوڵمی لێ بکرێ پێم وایە دەتوانین ئەو یاسایانە زۆر خێرا جێبەجێ بکەین و مافی هەمووان زامن بکەین زۆر باشە ئەوکەی بادەستان ببینە ئەو قژلولەکە قژلول تۆ قژلولە ئەوەی پشتە سلااف بیرهات دلێر دهۆک کوردستان سوالی لەک پرسیاری من بۆ جەنابەت بەوەدا کە عەشرەتگەری ڕۆڵێکی یەکلاکەرەوە دەگیڕێت لە هەڵبژاردنەکان و هەڵبژاردننی نوێنەراندا لەسەر بنەمای ئینتیمای خێڵەکی و عەشایەری ئێوە وەک سیاسەتوان و نوێنەری لایەنێکی عێراقی و سوننی پێتان وایە هاوسەنگکردنی ئەم کەتوارە لەگەڵ پێکێنانی حکوومەتێکی مەدەنی سەربەخۆدا ڕێتە دەچێت ئایا پێشبینی ئایندەیەک دەکەن کە بڕیاری سیاسی لە هەڵبژاردن و یاساداناندا دوور بێت لە کاریگەری خێڵ سروشتی عراق و سروشتی ئەم ناوچەی ئێمە بەو جۆرەیە خێڵەکیە بچۆ هەر گەڕێکێکی خۆشگوزەران لە هەر ناوچەیەکی عراق پرسیار لە هەر کەس بکەی دەڵێ من لە فڵان عەشیرەتم و لە فڵان هۆزم ئەمە شتێکی سروشتیە و لەنێو هەموو پێکاتەکاندا هەیە عەرەب و کورد و سونە و شیعە بۆیە ئەوە شتێکی سروشتیە بەڵام بەگشتی نابێ ئینتیما و دەمارگیری خێڵەکی لەسەر حسابی بەرژەوەندی وڵات بێت ئەوە کێماسیە کە پێویستی بە چارەسەرە من لەو باوەڕەشتان بە یەک شت دەتوانین چارەسەری بکەین ئەویش یاسای هەڵبژاردنە کێشەکە ئەوەیە کاراکتەرە سیاسیەکان بەخۆیشمەوە لە گەفتوگۆکانی نێوانماندا هەمیشە قسە لەسەرەوەیە کە چۆن یاساکە بە جۆرێک بێ ئەم بەرژەوەندیە بپارێزێ چۆن لە خزمەتی بەرژەوەندی حزب بێ جا ئێمە جارێک تایفی و جارێک ئاینی و جارێک خێڵەکی لە چوارچێوەی دەدەین بەڵام ڕاستیەکەی ئەوەیە بە یاسایەکی هەڵبژاردن چارەسەر دەبێ کە یاسایەکی مەدەنی و هاوچەرخ بێت و لە وڵاتانی دیکە کە لەو بوارەدا ئەزموونیان هەیە کاری پێکرابێ نمونەیەکت دەدەمێ ئێمە ئەگەر ڕێگە پێدراو بین دیارە پێشنیازمان کردبوو کە لە ژاتی لیستی کراوە بە لیستی داخراو بێ ئەمە بوار بە من دەدا وەکو حزب من لایەنگرم هەن بوار بە من دەدا وەکو حزب ڕیزبەندی لیستەکەەوە دابنێم کە هەمویان کەسایەتی گرنگ و کاریگەر بن و ئەکادیمی بن و خەڵکی نێو کای فکر و زانست بن کە ئەمانە دەتوانن پەرە بەکاری پەرلەمانی بدەن
بەو جۆرە پەرلەمان بەکردەوە دەبێتە دامەزراوەی چاودێری بەهۆی ئەو کەسایەتیانەی کە تۆ وەکو حیزب دەستنیشانت کردوون. ئەمە مەسەلەی لیستی داخراوە هێشتا نەیاری زۆرە. داخوازی جددیش هەیە بۆ ئەوەی کە تەواوی عراقی یەک بازنەی هەڵبژاردن بێت. ئەگەر هەناسەیەکی نیشتیمانی و هەستێکی نیشتیمانی هەبێت. پێم وایە زۆر باشتر عراق یەک باز نەبێت، بەڵام ئیدی زۆر جار گیانی تایفەگەری ناهێڵێ عراق ببێتە یەک بازنە لە ترسی ئەوەی نەبادا دەنگی ئەم لایەنیان ئەو زیاد بکات. کەواتە کێشەکە لێرەدا لە کاراکتەرە سیاسیەکاندایە کە چۆن یاسایەکی هەڵبژاردن دادەنێن ئەم کێشەیە و کێشەی دیکەش چارەسەر بکات. ئەو یاسای هەڵبژاردنە کە بۆ هەڵبژاردننی داهاتوو پێویستە کاکاری پێ بکرێت. خۆ هەموو هەڵبژاردنێ یاسایەکی تازەی بۆ دەرەکەن بەڕێستان لەگەڵ چیان بۆ یاسای هەڵبژاردننی داهاتوو. ئەڵبەتە ئێمە لە یانگری ئەوەین کە یەک یاسا جێگیر بکەین. پێویست ناکات پێویست ناکە هەر یاسایەک ئەو یاسای ئێستا ئێمە دەبێت لەسەر یەک یاسا جێگیر بین. هەموو جارێک بین و یاسایەکی نوێ بە گوێرەی ویستی خۆماندا بنین ئەوە هەڵەیە. هەر پارێزگایەک یەک باز نەبێ یان عێراق 83 باز نەبێ. ئێستا لەوانەیە ئەمە یەکەم جار بێ بیبیستن. ئێستا لە نێو لایەنەکاندا گفتوگۆی تند لەسەر ئەو بابەتەیە. لایەنی سیاسی هەندایانەوەی هەر پارێزگایەک بازنەیەک بێ، لایەنیشان باوەڕیان بە سیستمی فرەبازنە هەیە، بەڵام بەدابەشکردنێکی نوێ. بیرۆکەیەکی نوێ هەیە کە هەر پارێزگایەک دانیشتوانەکەی لە 2 ملیۆن زیاتر بێ ببێتە 2 بازنە. ئەمە لەسەر 5 پارێزگا جێبەجێ دەبێ. پارێزگاکانی دیکە یەک بازنە دەبن. ئەمانە هێشتا بیرۆکەن. هێشتا نەبوون بەدەق بۆەوەی گفتوگویان لەسەر بکرێت، بەڵام ئەمە کەشە گشتەکەیە لەبارەی ئەو گفتوگۆیی کە هەیە. لكن هذه الأجواء العامة للنقاشات حول ئێوە لەگەڵ چیان؟ ئێمە لایەنگری ئەوەین کە لەسەر یاسایەک ڕێک بکەوین و ئیدی جێگیری بکەین و لە هەر هەڵبژاردنێکدا نەیگۆڕین. ئەوە هەڵەیە هەر کامێکیان بێ کێشەمانی هەر یاسایەک بێ. هەڵەبجەی شەهید پارێزگای 19ەمینمان بە پرسیارێ بکە. فەرموو شێخ جەوەکەت بەدڵە جەو حلو؟ هذه الوجوه ما تخليك ئەم سیمایانەی لێرە ناهێڵن بێزار بیت. شەرەفمەندم کە لە نێوەیەوە مرتاحیت. تەنانەت زۆری پرسیارەکانیش بەڕاستی دڵنیای کردمەوە لە ئایندێ وڵاتە بەم کوڕ و کچە گەنجانەوە. سوپاس بۆ پرسیارەکانتان و ئەم هۆشیاریەتیان. ئەوکەی من دادیارم لە هەڵەبجەی شەهیدەوە لە پارێزگا بێنازەکەی عێراق و کوردستانەوە. هەڵەبجەی شەهید لە چەندین قۆناغی جیاوازە بە چەندین گرفت و کێشەی جیاوازەوە، ینی بە چەندین کێشەیە تێپەڕیوە، هەنێکیان هەر بەبێت چارەسەر ماونەتەوە. ئێستا چارەسەر یەکێک لەو گرفتانەی هەڵەبجە کەوتۆتە ناو پەرلەمانی عێراقەوە، پێویستی بە دەنگی پەرلەمانتارانە. پەرلەمانتارانی کوتلەکەی ئەوە دەنگ بە تەواوکردنی ڕێکارەکانی بە پارێزگابوونی هەڵەبجەیان بۆی بە تەواوی ببێتە 19ەمین پارێزگای عێراق. هەڵبەت پێشتر باسم کرد کە زۆربەی هاوڕێکانم لە سلێمانی خەڵکی هەڵەبجە بوون. دوور نییە لە مامەکان و خاڵەکانت برادری منیان تێدا بێ، بۆیە بەناسیێنی شەرەفمەندم و سڵاوم بۆ تۆ. بێگومان ئەوەی هەڵەبجە پێیدا تێپەڕیوە هەموو عێراقیەکانی ئازاردا، تەنانەت هەستی مرۆڤانە لەسەر ئاستی جیهانیش. ئێمە لایەنگری ئەوەین کە دەبێت لەگەڵ هەڵەبجە بە ئینساف بین، بەڵام بەو جۆرێکی عێراقیەکان لەسەری ڕێک دەکەون. پێم وایە مەسەلەیە لە نێوان لایەنە سیاسیەکاندا ڕێکەوتنیشی لەسەر کراوە و لە ماوەی داهاتوودا جێبەجێ دەکرێت. باوەڕم وایە کە هەمووان پشت بەخوا لەگەڵ هەڵەبجە بە ئینساف دەبین. أعتقد حلبجة ستنال الشيء الكثير من الإنصاف من قبل الجميع إن شاء الله. دەست خۆش برایەکی یەزیدیمان لەگەڵ بوو. فەرموو پێویستە کاک گوێمان لە دەنگی برایانی یەزیدیشمان بێ. فەرموو. سلااو ڕێز گۆدار یوسفش پارێزگا دۆکێ وەکو کوڕێکی ئێزدیم پرسیارە من ئەوە هون وەکو سەرکردەیەکی سنی و سەرۆکی مەزنترین هەفپەیمانیا سنی مەوەکو ئێزدیا چی هەڵویستی جدیش جانابێ هەوا نەدی دەربارەی ئێزدیا و پرسە شنگالی و ڕەواندیان دەستێن داعش. سەرهەندێ ڕە شنگال هاتە داگیرکردن ساڵە 2014 هاریکاریە هەندێک هۆزت عربە ئەوێت ڕەخودۆری شنگال. هەروەسا ئێکش پیرۆزیان مە ئێزدیان پەرستگا لالش قۆبێن ئێزدیان پێشکەشی بەرنامە بێستون تۆ بکەم. دەست خۆش زۆر سوپاس. من زۆر سوپاس دەکەم عەزیزی.
چوار ڕۆژ لەمەوبەر برای بەڕێزم میری ئێزدیان و چەند پەرلەمانتارێکی ئێزدی لای من بوون و هاتن لە ماڵەوە سەردانیان کردم. لەگەڵ سیاسەتوانە ئێزدیەکان پەیوەندیکی باشم هەیە، لەگەڵ خوشکەڤیان دەخیل و زۆر کەسایەتی دیکە لەوانەی لەو ماوەیەدا بەرگریان لە ئێزدیەکان کرد. ئێمە وەکو لایەنێکی سیاسی لە هەر جارێکدا کە ئێزدیەکان ئازاردرابن هەڵوێستمان هەبووە و نزیکەی 10 بەیاننامەمان لەو ڕۆوە دەرکردووە. دوایین بەیاننامە ئێمە لەبارەی شنگال بوو. ئێمە هاوسۆزی ئێزدیەکان بووین کاتێک لەلایەن ڕێکخراوی تیرۆریستی داعشەوە بەرەو ڕووی ئەو زوڵمە بوونەوە. چەندیش لە تواناماندا بوو بێ هەوڵی چارەسەری کێشەکانی نێوان ئەوان و عشایری عەرەبی دەوروبەریانمانداوە. بينهم بين العشائر المجاورة بكل ما نستطيع وأن جهد متميز في ذلك. زۆر باشە. ئەوکەی کوڕێکی گەنج هەبوو دوێنێ شەو دەوری جەناب تێبینی، دوێنێ شەو پرۆڤەیان کرد، یەکێکیان بوو بە من، یەکێکیشان بوو بە جەنابە، دانیشت بوون بەرنامەیانە کرد و ئەوانەی دیکە پرسیاریان لێکردن. ئەوەی کە دەوری شێخ خەمیسیە بینی ئادەی هەستە پرسیارمان بۆ بکە. سلام علیکم. من ئیبراهیم عوبەیدی لە کەرکووکەوە، ماستەرم لە یاسای تاوان هەیە. بەخێر بێ. پرسیارێکم هەیە، بەڵام پێش پرسیارەکەم لەبارەی مەسەلەی دووبارەکردنەوەی دادگایی بۆ زانیاری ئەوە بواری پسپۆڕی منە. دووبارە دادگایی یەکێکە لە ڕێگەکانی تانە لێدان بە گوێرەی ئوسوڵی دادگایەکانی تاوان و بەمانای گومانکردن لە دادگا نایەت. پرسیارەکەشم ئەوەیە لەگەڵ زیادبوونی قسە و باسی ئەگەری گۆڕانکاری سیاسی لە عێراق کە شرۆڤەکاران و سیاسەتوانانی عێراقی قسەی لەسەر دەکەن، ئایا بەڕێستان لە نێو ئەو سەرکردە کاریگەرانەدا دەبن کە سەرکردایەتی ئەو گۆڕانکاریە و داڕشتنەوەی داهاتووی وڵات دەکەن، یان تۆش بە زەبری هێز لە عێراق دەردەکری؟ سپاس بۆ سنگفراوانیت. ئێمە لە مەسەلەی دووبارە دادگایی و دووبارە لێکۆڵینەوە مەبەستمان داخوازیە بۆ ئەوانەی زوڵمیان لێکراوە، چونکە کێشەکە ئەوەیە تۆ تەنانەت ئەگەر دادوەریش بگۆڕی و دادگاکەش بگۆڕی، وەختی هەماندان پێدانان دەچێتە بەردەم دادوەرێکی دیکەش هەمان حکمی قورس وەردەگیرێتەوە. لەبەرەوەیە کە داوای دووبارەکردنەوەی لێکۆڵینەوە دەکەین، دەمانەوێت لێکۆڵینەوەیکی دادخوازانە و عادیلانە بێت و بە شێوەیەکی پرۆفێشناڵانە ڕەوانەی دادگا کرابێ و ڕێ بە بڕیارێکی عادیلانە بدا لەبارەی تۆمەتبارەکە. بابەتەکەی دیکە ئێمە وەختێک قبوڵمان کرد سەرکردەی سیاسی بین، کاتێک قبوڵمان کرد نوێنەری خەڵکی خۆمان و پارێزگاکانی خۆمان بین، قەبارەی دژوارێکە دەزانین و قەبارەی ئەو ئەمانەتەش دەزانین کە لە ئەستۆمانە. بۆیە ئێمە لە بەغداین و لە نێو خەڵک و کەسوکاری خۆمانداین. تۆش وەکو عوبەیدیەکی کەرکووک ئەوە دەزانی کە لە هەموو ئەو کێشانی بۆ خەڵکی ئێمە پێشاتوون من لەگەڵیان بوومە لە ڕاگواستنەوە حتا هەموو ئەو قۆناغانی پێیاندا تێپەڕین. وی من هەر لە بەغدام و لە نێو کەسوکار و خەڵکی خۆمدا ڕۆڵی خۆم دەبینم. من نوێنەری خەڵکێکم و ئەو ئەمانەتەوا لە من دەخوازێ کە ئێستا و لە ئایندەشتا لەگەڵیان بم تا ئەو ڕۆژی خوددا ئەمانەتی خۆی دەباتەوە. ئێمە پشت بەخوا لەسەر ڕێچکەی خۆمان دەڕۆین، پێشمان وایە کە لەسەر ڕێگەی حەقین. ئەوەی بۆ عێراقیەکانیشمان دەوێت تەنیا خێر و خۆشیە و دەمانەوەی وڵاتەکەمان بەهێز و لێبوردە و دادپەروەر ببینین، وەکو دەوڵەت ڕۆڵی خۆی ببینێت و باوکی هەمووان بێت. زاخۆیەکان ئاگام لێ بوو تووڕە بوو بوون لێم و ئەیانوت وەڵا بێستون تۆ نایڵی خەڵکی زاخۆ پرسیار بکە. وتم وەڵاوانیە لە هەموو بەرنمەیەکا پرسیاریان کردووە، بەس لەبەرەوەی زاخۆ زۆر تایبەتە ئەم جارە بە تایبەتی مافێین بە زاخۆیەکان فەرموو خاتون دە زاخۆ هاتووی ئەوەکەی فەرموو. بەڵام دوای ئەوی ژیەکێک هەبوو لە سەماوە مو هێنانە فۆسکاک بیستون
الزهرا يوسف الزخو هاتيمة بسيارة من أوا برس خنجر تا پارك زبلحي هاي وق ام كردواريد بيجن تا افزرا پارا چواليك دايا ومن زانيش جنابتا تو قالك حش كردستانت كي آخفتنا ما كردا امت بيجن دو كونكرني دو دبتا اك نابتا چار تو چاوه آخفتنت بيني و تو تقل راقهاندنا دولتا كردستانيا یا نه هەڵبەت سوپاسی خوا دەکەم کە تۆ لە فەرمانگەی باشنی چونکە تووشی کێشە دەبوو پرسیاری ماڵ و مۆڵک دەکەی. دووەم بێگومان سوپاسی خوای گەورە دەکەم کە من خاوەنکارێکی سەرکەوتوم لە کاری خۆمدا. من لە ساڵی 1997 عراقم بەجێهێشت و لە زیاتر لە وڵاتێکدا ژیاوم و ئێستاش لە زیاتر لە 10 وڵاتی جیهاندا بزنس و بەرهێنانی تایبەتی خۆم هەیە. بۆیە ئەو ماوەیە ماوەیەکی گرنگ بوو بۆی بتوانم بچمە نێو دامەزراوە ئابوووریە نێودەوڵەتیە سەنگینەکان کە بە دوای هەلی وەبەرهێناندا دەگەڕێن. خدای گەورە لەوەدا سەری خستین و ئێستاش کۆمەڵی پرۆژەی گرنگمان لە عراق هەن. ئەوانە شەمویان پرۆژەی تایبەتن، پرۆژەی دەوڵەت نین. سەرڕای هەموو ئەو قسانەی لێرە و لەوێ دەکرێن ئێمە وەکو دامەزراوەیەکی ئابووری جاهی خۆم بێ یان بنەماڵەکەم و کوڕەکەم لە هیچ کارێکدا لە دەرەوەی یاسا و ڕێنمایی تەنانەت یەک گرێبەستیشمان لە دەوڵەت وەرنەگرتووە. داوا لە بە هەموو نوێنەرانی شتەکەم هەموو لایەنە حکومیەکان با بگەڕێن یەک گرێبەست بدۆزنەوە کە ئێمە لە دەوڵەتی عراقمان وەرگرت بێ. هەرگیز. بۆیە ئێمە هەر خەریکی وەبەرهێنانی تایبەت بووین، زەوی تایبەت و کارخانەی تایبەت. شێوازی کاری ئێمە بەو جۆرە بووە. بەوەرجیا دەکرێنەوە کە سەرڕای بوونمان لە زیاتر لە دامەزراوەیەکی بانکیدا ئێمە تاکە لایەنێکی ئابوورین کە هیچ قەرزێکمان لە عراق وەرنەگرتووە. لەوەدا لە خەڵکی دیکە بە تەواوی جیاوازین. ئەو پارەی هەمانە پارەیەکە هێناومانە بۆەوەی لە وڵاتی خۆماندا بیخەینەگەڕ. ئەوەش پشتیوان بەخوا خێری بۆ وڵاتەکەمان و کۆمەڵگەکەمان دەبێت و هاوکات داهاتەکەشی لەسەر ئاسی جیهان داهاتێکی باشە. ئێمە لە کاری ئابووریدا شێوازی خۆمان هەیە و ئەو دیدگایش کە بۆ بزنسەمانە ڕێمان پێدەدا دەست بۆ بەرهێنانی ئەوتۆ ببین کە قازاجیان بەدواوەیە. بابەتەکەی دیکەش من کەمێک پێشێستا باسم کرد، ڕەنگە هەندێک جار بەهۆی گوشارەوە زۆر لە پێکاتەکان و لەلایەنە سیاسیەکان بۆ گەڕان بە دوای چارەسەری کێشەکانیان باسی کۆنفێدرالی و دەوڵەت و ئەوانە بور و ژێنن. ئێمە دەڵێین عراقێکی یەکگرتووی بەهێز لە بەرژەوەندی تەواوی عراقیەکانە. ئەم ڕۆژ دەرفەتێکی گرنگ هەیە کە بین کێشەکانمان لە نێو خۆمانە چارەسەر بکەین. ئەمە بوار دەدا کوردێک وا هەسکا کە بوونی ئەو لە عراقدا هێزی پێدەبەخشێ و لە ڕووی ئابووری و ئاسایشەوە لە سوودی ئەوە. ئەمە بۆ عەرەبی سونی و عەرەبی شیعیش هەڕاستە. ئەوە ئێستا پێویستە بنیاتنانەوەی متمانەیە بە دەوڵەتی هاوڵاتی گەڕانەوە و بەهێزکردنەوەی ناسنامەی نیشتیمانیە، نە ئەوەی بچین فەرمانبەری کوردستان سزا بدەین کاتێک لەگەڵ حکوومەتی کوردستان تووشی ناکۆکی دەین. مرۆڤێکی سادە بە موچەکەی و بژێویەکەی سزا بدەین و چاوەڕێوەشی لێ بکەین کە باوەڕی بەم دەوڵەتە هەبێ. بۆیە ئێمە پێویستمان بە بنیاتنانەوەی متمانەیە بۆ ئەوەی هاوڵاتی ئاسایی وا هەستکە کە دەوڵەت ماڵە گەورەکەیەتی و سەرکردایەتی دەوڵەتیش باوکی هەموو عێراقیەکانە. زۆر باشە. ئەوکەی سماوە. ئێوارە باش، من حەسەن ئەیەت لە دووەم گەورەترین پارێزگای عراق لە ڕووی ڕووبەرەوە پارێزگای موسەنە. پرسیارەکەم بە تەواوی سیاسی و هیچ زیانێک بە کەس ناگەێنێت. ئەگەر بڕیار بدەیت واز لە سیاست بهێنیت و کەناڵێک بۆ هۆشیاری بکەیتەوە، ئایا ناوەڕۆکەکە فێربوونی چۆنیەتی بەڕێوەبردننی عراق دەبێت؟ فهل سيكون المحتوى هو تعلم كيفية إدارة العراق؟
من لە سەماوەش یادگاری زۆرم هەیە. باوکم ساڵی 1970 لە سەماوە بەڵێندەرایەتی ئۆتۆبانی ناحەیی وەرکای وەرگرتە بوو. بەڵێ خەڵکی شارەکە و عشایری ئەوێ ڕەسەن و خەڵکێکی باشن. بەڕاستی خەڵکێکی باش و تایبەتن و بە جۆرێک گرنگی بە خەڵکی غەریب دەدەن کە هەسکا لە ناو کەسوکاری خۆیەتی. لێرەوە سڵاوم بۆ خەڵکی سەماوە و ناحەی وەرکا هەیە کە ئەو سەردەما نزیکەی 2 ساڵی تێدا ژیاین. کۆمپانیای کۆری لەوێ بوون و ئێمەش بەڵێندەرایەتیمان لەوان وەرگرتە بوو. پێش هەر شتێک دەمەوێت ئەوە بڵێم کە من بە ناچاری هاتوومەتە ناو سیاسەت و بژارەی خۆم نەبووە. من لە پشتی پەردەوە خەریکی سیاسەت بووم. بەڵام لە پاش پەیدابوونی بەڵای داعش و ئەوەی بەسەر عێراق و بەسەر پارێزیەکانی ئێمەی هێنا ناچار بووم ڕاستەوخۆ بێمەنێ و گۆڕەپانی سیاسی. پێشەوە هەر لە دوورەوە کارەکەم بڕێوە دەبرد. ئەو ڕۆژگارێکە لە لیستی عێراقیەدا بووم و پاش ئەوە و پێش ئەوەش من نەچوومەتە نێو هیچ هاوپەیمانێکی تایفیەوە. یەکەم هاوپەیمانی نیشتیمانی کە بوومە بەشێک لێی عێراقیە بوو. بەڵام بەهۆی ئەو گوشارە زۆرەی کەوتە سەر پارێزیەکانی ئێمە و ئەوەی بەسەر ئەو پارێزگایانە هاتوو ئەو تاوانانەی کە هەموو لایەنەکان دەرحەق بە خەڵکی ئێمە و کە سوکاری ئێمەیان کرد لەسەری کردمە ئەرک کە وێڕای ئەو هەموو مەترسیە بگەڕێمەوە نێو خەڵکی خۆم و کەسوکار و وڵاتی خۆم و ئەوەی لە دەستم دێ بیکەم لە پێناوی ڕاستکردنەوەی ئەو دۆخەی هات بۆ ئارا و لە پێناوی دروستکردنی دیدێکی هاوبەشیش بۆ ئایندە. ئێستاش من هەر لە شوێنی خۆم و هەمان ڕۆڵ دەبینم. بەڵام بوارم بدا و خاڵە ڕوون بکەمەوە. هەموو لایەنە سونیەکان و سەرکردەکانی سونە پۆستیان وەرگرتن و کەوتنە کێبڕکێ لەسەر پلە و پۆست. من تاکە کەسێکم کە کێبڕکێم بۆ هیچ پۆستێک نەکردووە. داوای هیچ پۆستێکیشم نەکردووە. سەر ڕای دەنگدان بۆ ئەوەی ببمە جێگری سەر و کۆمار من ڕەتم کردەوە چکە باوەڕم وایە ئەوەی لە دەرەوەی پلە و پۆستەوە دەتوانم پێشکەشی بکەم زۆر زیاترە لەوەی لە سنووری دەسەڵاتەکانی پۆستێکدا دەتوانم پێشکەشی بکەم. باوەڕیشم وایە کە دەبێ لە سیاسەتیشدا تەمەنێکم هەبێ پاشان دەستدا کێشمە و لە سیاسەت دەردەچم و بوار بە خەڵکی وەکو ئێوە گەنج دەدەم کە لە هەڵبژاردننی ڕاستەقینەدا گەنجانێک بێنە پێشەوە درێژە بەم کاروانە بدەن. بۆیە چەندی لە توانمدا بێ پشتیوانی لە وزەی گەنجانە دەکەم. ئەوکەی تورکمان پێکهاتەیەکی ئەم وڵاتەی ئێمەن باگوێمان لە پرسیارێکی تورکمانی بێ چونکە کورد عەرەب مەسیحی هەموویمان گوێ لێ بوو پێویستەکە گوێمان لە تورکمانیەکیش بێ. فەرموو خاتون. من نور مؤەید لە پارێزگای کەرکووکەوە پرسیارەکەم ئەوەیە زۆربەی پێکاتەی تورکمان ئێوە بۆ تۆمەتبار دەکەن کە دەتەوێت پەراوێزیان بخەیت و وەکو ئامرازێکی سیاسی بەکاریان بهێنی پشتان بە هاوکاری تورکیا قایمە لە جیاتی ئەوەی پشتیوانی لە داخوازەکانیان بکەیت. پرسیارەکەم ئەوەیە ئایا بەڕێستان تورکمان وەک هاوبەشی ڕاستەقینە دەبینن یاخود تەنیا کارتێکە بۆ بەدیهێنانی بەرژەوەندەکانتان؟ زۆر سپاس. تورکمان پێکاتەیەکی سەرەکی نێو پێکاتەکانی گەلی عێراقن. پێم وایە بەرەی تورکمانی بە سەرکردایەتی برای بەڕێزە حەسەن تۆران ڕۆڵێکی بەرچاو دەبینێ و ئەوانیش بەشێکن لە هاوپەیمانی بەڕێوەبردننی دەوڵەت. ئەو بەڕێزە شەد ساڵحی و سەرکردەکانی دیکەی بەرەی تورکمانی بەڕاستیش وای دەبینم کە بە شێوەیەکی باش و دوور لە فەرمانی دەرەکی کار دەکەن. ئەوەی کە تورکمان پەیوەندێکی تایبەتیان لەگەڵ تورکیا هەیە شتێکی ئاساییە و بە هیچ شێوەیەک پەڵە ناخاتە سەر وڵات پەروەریان. هەر ڕەنگە پەیوەندەکانی ئەو پێکاتە ئەزیزە سوودی بۆ پەیوەندی عێراق و تورکیاشە بێ. دیارە لە نێو تورکمانیشدا خەڵکی سەر بە مەزهەبی جیاواز هەن کە شتێکی سروشتیە. تەنیا لەوەیان کەم بوو کە وەزیرێکیان لە حکوومەت هەبێ. ئێستا
ئەوە وەزیری تورکمان و چەندین بەڕێوەبەری گشتی و نوێنەریان هەیە. تورکمان ئێستا لە ژیانی سیاسیدا ڕۆڵی خۆیان وەرگرتووە، بێگومان وەکو هەر پێکاتەیەکی دیکە نیگەرانی و کێشەیان هەیە، بەڵام ئەوەش بە گفتوگۆ و کاری سیاسی پشت بەخوا چارەسەر دەبێت. تورکمان بازوێ قەردەشلارمز ئەتوانی هیچ بە تورکمانی بڵێ زمانی تورکمانی هیچ ئەزانی نەخێر. ئۆکەی بەس کوردیەکەت بەخێر مێی سوپاس چی دیکە ئازانی بە کوردی؟ نانا کوردی تێدەگەم بەڵام زۆر کەم قسە دەکەم. ئەو وشانەی کە ئەیزانی بیڵێ چین زۆر جوانە. ئەوەی کە پرسیاری زانکۆی لێکردجارێکیکە لێ بکاتەوە بزانین نهێنیەکەی لێ دەرناهێنین. ئۆکەی زۆر باشە. ئەگەراوە بەردەوام بین دەگەینە بەیانی. ئۆکەی میسان و ناسریە. میسان لەکوێ ئەفەرموو عەمارە. سڵاوتان لێبێت، من سەجاد کازم خەڵکی عەمارەم. پرسیاری من ئەوەیە ئایا هەڵوەستی بەڕێستان لەبارەی قارەمانەکانی حەشدی شەعبی چییە کە خاچی زەوتکراویان لە دەستی ڕێکخراوی تیرۆریستی دەرهێنایەوە؟ هەروەها هەڵوێستت لەبارەی پێشمەرگە قارەمانەکان چییە کە بە دڵگەرمی بەرگریان لە کوردستانی عێراق کرد؟ ئایا پشتیوانیان دەکەیت؟ سوپاس. ئێمە ستایشی هەموو ئەو پاڵەوانانە دەکەین کە لە شکستێنان بەڕێکخراوی تیرۆریستی داعشتا هاوکار بوون. سڵاو لە هەموو ئەو پاڵەوانانەی کە عێراقیان یەخستووە و بەهێزیان کردووە. سڵاو لە هەموو ئەو پاڵەوانانەی کە لە جەنگی ڕزگاریدا دەستدرێژیان نەکردە سەر کەس. سڵاو لە هەموو ئەو پاڵەوانانەی کە ڕێگەیان نەدا دەستدرێژی بکرێتە سەرافرەتان و سەرمڵک و ماڵی عێراقیەکان. هەموو دەستدرێژیەکیش بۆ سەرمڵک و ماڵی عێراقیەکان و بۆ سەرشارەکانیان و ئازادیان و مافیان و ژن و منداڵەکانیان شەرمەزار دەکەم. هەر کەسێ تاوانی دەرحەقی ئەو ناوچانە کردبێ بە بیان و ئازادکردن، سڵاو لەو پاڵەوانانەی تەنانەت نوێشکردنیشیان لەو ماڵانەدا حرام کرد کە خاوەنەکانیان بەجێیان هێشت بوو. ئێمە لەگەڵ دامەزراوەین. هەموو ئەو دامەزراوە سەربازیانەی لەلایەن دەوڵەتەوە وەکو دامەزراوەی فەرمی ناسراون. دووبارەشی دەکەمەوە، ئێمە میلیتاریزەی کۆمەڵگەمان ناوێ، دامەزراوەی نیشتیمانیمان دەوێت کە نوێنەرایەتی هەموو عێراقیەکان بکە. ئێمە لەگەڵ هەموو ئەو دامەزراوانەین کە بەشدار بوون لە ڕزگارکردنی وڵاتەکەماندا. اوكي الناصرية تفضل. السلام عليكم. سڵاو، من پارێزەر مستەفا ڕکابی لە پارێزگای زیقار ناسریە، شاری بەخشش و شاری ئەدەب و ڕۆشنبیری، شاری پەیدابوونی یەکەم پیت. ناسریە ئەو شارەیە کە پیتی یەکەمی دایەنا و شاری پێغەمبەر خودای ئیبراهیمە، ئەو شارەی کە هەمووان دەیناسن و هیچی شاراوان نییە. سەرەتا سەرنجێکم هەبوو لەسەر قسەکان یەکێک لەو مامۆستایانە کە تایبەت بوو بە پرسی دووبارە دادگایی. دووبارە دادگایی لە ڕووی یاساوە لە یەک حاڵەتدا دەبێت، ئەوی شتی هەڵچوونەوەیە لە ماوەی کەمتر لە مانگێکدا و نابێت لەو ماوەیە زیاتر بێت. پرسیارەکەم ئەوەیە لەگەڵ زیادبوونی ئاڵنگاریەکانی بەردەم گەنجانی عێراقی وەک بێکاری و لاوازی لە شیاندنیان بۆ سنتەرەکانی بڕیار، تێڕوانیتان چییە بۆ پاڵپشتیکردنی گەنجە؟ ئایا دەستپێشخەریکی تایبەتان هەیە بۆ بێزکردنی بەشداریان لە ژیانی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی و کولتوری؟ من بە هیوای ئەوەم کە گەنجان ڕۆڵیان هەبێت، چونکە وا هەز دەکەن ئارایەس خراون. ئەمە لە زیقار و لە هەموو پارێزەکانی دیکەش لە باشوور و باکوور و ڕۆژئاوا و لە کوردستان. سوپاس و ڕێز بۆ ئێوە. بێگومان ئێمە زۆر کێشەی گەورەمان هەن، زۆر مەترسیشەن کە هەڕەشە لە کۆمەڵگەی عێراقی و لە خێزانی عێراقی دەکەن. ئێستا کێشەی مادەوەشبەرەکان مەترسیدارترین کێشەیە کە بەرەو ڕووی وڵاتی ئێمە بۆتەوە.
ئەمڕۆ عێراق لە ڕیزی وڵاتانەدایە کە مادەی هۆشبەریان تێدا بڵاوە. یەکێ لەوە کارەکانی ئەوەش بێکاریە. بوونی ئەو ژمارە زۆرە لە گەنجان لە کۆمەڵگەی ئێمەدا دەبێ وەکو سامانێک تەماشا بکرێ. سامانی مرۆیی، خوشکان و برایان گرنگتر لە سامانی سروشتی. سنگاپور ئەمڕۆیەکێکە لە دەوڵەمەندترین وڵاتانی جیهان و سامانی سروشتیشی نییە، تەنیا سامانی مرۆیی هەیە. سنگاپور ئەمڕۆیەکێکە لە دەوڵەمەندترین وڵاتانی جیهان و سامانی سروشتیشی نییە، تەنیا سامانی مرۆیی هەیە. بەڕێوەبردننی ئەم سامانە ئێستا ئێمە پارەمان هەیە و پارەی زۆریشمان هەیە، سامانی زۆر گرنگمان هەیە، کەواتە کێشەکە ئەوە نییە سامانمان نییە، سامانی ئەومان هەیە، سامانی نەوتمان هەیە، سامانی پیشەسازی و سامانی مرۆییمان هەیە. کێشەی ئێمە لە ئیدارەدانی ئەو سامانەیە. ئەمڕۆ هیچ وڵاتێک لەم جیهانەدا نییە کە حکوومەتەکەی بتوانێت وەزیفە بۆ هەموو خەڵکەکەی دابین بکات. ئێمە ئەمڕۆ زیاتر لە 10 ملیۆن موچەخۆرمان هەیە. هیچ دەوڵەتێک لەم جیهانەدا نییە بتوانێت ئەو هەموو موچەیە بدا. ئەوەی بەڕاستی پێویستمان پێیە لە هەموو دیدارەکانیشماندا گوتومانە دەبێت کەرتی تایبەت کارا بکرێ. کەرتی تایبەت تاکە چارەسەرە کە بتوانێت ملیۆنان گەنج لەخۆ بگرێ. هەر کاتێک کەرتی تایبەت کارا بوو، ئەوە عێراق تەنانەت دەچێتە ڕیزیە وڵاتانەی پێویستیان بە کرێکاری دەرەکی دەبێ، چونکە ئەوەی خۆی بەش ناکە. کێشەی ئێمە ئەوەیە کە ئەم کەرتە زۆر گرنگەمان فەرامۆش کردووە. هیچ دیدگایەکمان نییە، ئەمە دیدگایەکی ڕۆشنی دەبێ، چونکە ناتوانی کەرتی تایبەت کارا بکەی ئەگەر دیدگایەکی ڕۆشنت بۆ چاکسازی لە کەرتی بانک نەبێ. ئەمەیە کە ڕێگە بە گەورەبوونی کەرتی تایبەت دەدات. کەرتی تایبەت بخەیتە سەر پێ و سیستەمی بیمەی کۆمەڵایەتی کارا بکەیت. ئەو گەنجەی لە کەرتی گشتی یان تایبەت کار دەکا ژیانی زامن دەبێت. ئەمە کێشەیەکی گەورەی و پێویستی بە دیدگا هەیە. ئەوەی بەڕاستی بۆ ئێمە پێویستە کاراکردنی کەرتی تایبەتە. ئەمڕۆ کۆمپانیەکان لە جیهاندا باسی کۆمپانیەکانی ئەمریکا و ڕۆژاوا ناکەم، دراوسەکانی خۆمان، تورکیا یان وڵاتێکی وەکو مالیزیا کۆمپانیایان هەیە زیاتر لە 100,000 کارمەندی هەیە. بیانە پێشاوت کۆمپانیایەک 100,000 کارمەندی هەیە، 1000 کۆمپانیا 40,000 کارمەندیان هەیە. ئێمە بەڕاستی وەزیفەکانی دەوڵەت بەشمان ناکەن. وەزیفەی دەوڵەت وەکو خوێنبەربوون وایە. پێویستمان بە کاراکردنی سندوقی سیادیە کە ناومان لێنا سندوقی گەشە پێدا، چکە بەشێ لە سامانی عێراق دەچێتە ئەوێ و بۆ بەرهێنانی گەورە بەکاردەهێنرێ. ئەویش بە بەشداری کەرتی تایبەت. وێ پێم وایە ئەمە تاکە چارەسەرە بۆ ئەو کێشە ئابووری عێراق و دەرچوون لەو گێژاوە. ئۆکەی بەغداد. سڵاو، من عەباس وەلیم لە بەغداوە. لە دڵەوە ئازار دەچێژم کە بەڕێزت جارێک لە کەناڵی العەرەبیەوە داعشت بە شۆڕژگەر ناوبرد. ئێستا چی گۆڕاوە؟ پێم وایە وەڵامی ئەو پرسیارم دایەوە. بێگومان وەڵامم دایەوە و ئێستاش دووبارەی دەکەمەوە. من ئیدانەی ئەو ڕێکخراوە و هەموو ڕێکخراوە تیرۆریستیەکانم کردووە و هیچ لێدوانێکم لە هیچ کەناڵێک نییە ئەو قسەیم تێدا کرد بێ کە جەنابەت دەیڵێ. ئەو جۆرە قسانە دەتوانی لە سۆشیال میدیا BBC. من دەیڵێمەوە بەردەوام دەبم لە بەرگری لە مافی خەڵک و مافی خەڵکی ستەملێکراو، بەرگری لە ئازادی ڕادەربڕین دەکەم، بەرگری لە ئازادی خۆپشاندان لە سیستەمێکی دیموکراسیدا دەکەم. خۆپشاندان مافێکی سروشتیە، خۆپشاندان لە سیستەمی دیموکراسیدا شتێکی سروشتیە و بۆ ئەوەیە کە تووڕێی و نیگەرانی خەڵک ببیسترێ و خەڵک بتوانن کەفوکوڵیان دامرکێنەوە. بۆیە من لەگەڵ خەڵک و کەسوکاری خۆم و لەگەڵ ستەملێکراوانم، لەگەڵ ئەوانم کە دەستدرێژی دەکرێتە سەرمافەکانیان و سەرماڵەکانیان و زەویوزاریان و سەرناموسیان و سەرکولتور و نەریتیان بە هەموو هێزی خۆمەوە بەرگریان لێ دەکەم و زۆر ڕاشکاوانە لەو باوەڕەوە بەوەی عدالت بە سوودی هەموو عێراقیەکانە، لەو باوەڕەمەوە بەوەی کە هیچ کەسێک نییە لەو خەڵکە باشە عێراقی ئێمە، نە لە بەسڕە و نە لە عەمارە و نە لە ئەمبار و نە لە دهۆک و نە لە سلێمانی و هەولێر. حەز بکە ستەم لە کەسێک بکرێ. بۆیە ئێوە وەکو گەنج زوو مەکەونە ژێر کاریگەری هەرچێکی کە دەیبیستن.
ئەوە فەرموودەی پێغەمبەری خودای لەسەرەکە دەفەرموێ هەر چیەکتان بیست دووبارە مەیگەڕنەوە. برایان ئەمڕۆ هێزی سیاسی هەن کە دەیانەوێ ئەم حاڵەتی پەرش و بڵاوی و دابەشبوونە بەردەوام بێ، چکە پێویستیان بە جەماوەرە. لایانی سیاسی هەیە بە بێهاندانی گیانی تایەفەگەری وجودی نامێنێ. دەگەڕێن بۆ ئەوەی لایەنێک بدۆزنەوە و ناوی لێ بنێن دوژمنی تایفە. ئێمە بە هۆشیاری و ڕاشکاوانە باسی کێشەکانی وڵاتی خۆمان دەکەین، ڕاشکاوانە باسی ئەو دەستدرێژیانە دەکەین کە لەم وڵاتەدا ڕوودەدەن. من باوەڕم وایە کە خەڵکی ئێمە لە باشوور وەکو خەڵکی ئێمە لە ناوەڕاست و لە کوردستان نایانەوێت کۆمەڵگە بە سەربازی بکرێت. ژیانی مەدەنیان دەوێت کە تێیدا ئارام و سەقامگیر بن. سەقامگیریان دەوێت و دایانەوێ بە ئازادی بە هەموو ناوچەکانی وڵاتەکەیاندا بگەڕێن. هەمووان ئەوەیان دەوێت هەموو لێدوانەکانی ئێمەش لە خزمەتی ئەو ئاراسەیەدا بووە. سوپاسان دەکەم. ولذلك كل تصريحاتنا هي صب بهذا الاتجاه. أشكركم وبارك الله بكم. احنا نشكرك. ئێمە سوپاس دەکەین. دەستان خۆش بێ. زۆر سوپاس. دەست خۆش. زۆر سوپاس دەکەین. بەڕاستی من وەکو خۆم زۆر دڵخۆش بووم کە لەگەڵ جەنابەت دانیشتم و ئەم گەنجانە هەمویان پرسیاری باشیان پێ بوو، پرسیاری بەهێزیان پێ بوو. جا ئەخیر پرسیار داوا لە زەکای ئیصطناعیەکەین، ژیری دەست کرد. ئێستا بۆی باسەکەم، ئێستا من با بۆ جەنابیشتی باسکەم و بۆ ئەوانیشی باسکەم. بەڕێزان ئێستا من ChatGPT بەکارهێنم وەکو یاریدەدەری خۆم. کاتێک کە کارێکەکەم پرسیار بە ChatGPT یەکەم ئەڵێم تۆ ڕاچییە، تۆ چۆن ئەو شتە ئەبینی، ئەگەرم شتە تۆ بیکەی چۆنت کرد. ئێستا لێ پرسیم پێڵێم ئەڵێم ئێستا من لە بەرنمەیەکام لەگەڵ بەڕێز خەمیس خەنجەر، ئەگەر تۆ بوویتایە چیت لێ ئەپرسی، بزانین زیرەکی دەستکرد چی لە جەنابتە پرسێ، باش نییە؟ ئۆکەی؟ ناوم ناوە نانا، یاریدەدەری منە لە ChatGPT، یارمەتی مەیە. بە هەموو زمانەکانیش قساکە، ئینگلیزی و عەرەبی و کوردی و ئێستا من بە عەرەبی پرسیاری لێ یەکەم. نانا من ئێستا لە ئەڵقەی نوێمی بێستون تۆک دانیشتوم. نزیکەی 200 گەنج لە هەموو کوردستان و هەموو عێراقەوە لەگەڵمانن. و میوانەکەشمان شێخ خەمیس خەنجەرە. ئەڵقەیەکی جوان و نایابە، بە تایبەتی بەبوونی 200 گەنج لە هەموو کوردستان و عێراقەوە. بە دڵنیاییەوە دانیشتنەکە پڕە لە جۆش و خرۆش، گفتوگۆی بەنرخ. بێگومان شێخ خەمیس خەنجەر چێژێکی تایبەت دەدا بە بەرنامەکە بە بیرروڕا و سەرنجەکانی. ئەو بابەتە سەرەکیانە چین کەمڕۆ جەختی لەسەرەکەن. بیەڵە با من پرسیارە لێ بکەم. ئەگەر تۆ لێرە بوویتایە چ پرسیارێکتە کرد لە میوانەکەمان؟ ئەگەر لێوێ بوومایە دەمپرسی شێخ خەمیس، ئێوە هەمیشە داوای گفتوگۆ لە نێوان لایەنە جیاوازەکاندا دەکەن، بەڵام بەڕای ئێوە ئەو بربەستە ڕاستەقینانە چین کە ڕێگری لە گەنجانی کوردستان و عێراق دەکەن بۆ پێشەنگایەتیکردنی ئەم گۆڕانکاریە، و چۆن دەتوانین دەرفەتی ڕاستەقینە بڕەخسێنین کە دەنگیان ببیسترێت و کاریگەریان لەسەر ئایندی عێراق ڕوون بێت. ئۆکەی سوپاس. ئەرێ کەس لە ئێوە نانە دەناسەیان تەنیا ئەوەش ژیری دەست کرد. بێگومان یەکێ لە ئاستەنگە سەرەکیەکان بوونی ئەو پیرانەیە کە نایانەوێ گویان لە هیچ دەنگێکی گەنجانە بێ. لەبەرەوەی دەنگی ئەوان دەنگێکی عاقلانەیە و هیچ گرەیەکی ڕابردووی تێدا نییە. دەیەوێ خۆشگوزەرانی و سەقامگیری بەدی بێت. بۆیە پێم وایە ئەرکی گەنجان بۆ شکاندنی ئەو بربەستە بریتێ لە پەیوەندی زیاتری نێوان گەنجان لە تەواوی عێراقدا. سوپاسان دەکەم بۆ ئەم دەست پێشخەریە کەوا دەکەن هەموو پارێزگاکانی عێراق کۆبکەنەوە و عێراقی گەورە و بەهێز لە سایی ئەم گەنجانەدا ببینم. سوپاسان دەکەم و پێم وایە پێویستمان بە دەست پێشخەری لەم جۆرە هەیە. ئەگەر دەست پێشخەرێک بکەن و 100 گەنج لە کوڕان و کچان بۆ هاوسەگیریکی بە کۆمەڵ کۆبکەنەوە، ئەوە تێچووەکەی با هەمووی لەسەر من بێت بۆ هەمووی عێراقی. بەس ئەمە بنووسین. ئەوکەی
وسووا الحفلة هنا في كردستان. با لێرەش بێت لە کوردستان هەمووی لەسەر من با لە هەمووی عراقەوە بێت و لە هەموو پارێزگاکانەوە. بەڵێنەی بەڵێ پابندم پابند دەبی پێوەی پابندێکی ئاشکرا. ئۆکەی زەواژی 200 گەنجی کوردستان و عێراق و حەفلەکەشیان لە هەولێرە بێ حەفلە جەماعیە ووعد بەڵێنیش بێت بەڵێن بێ وەکو منداڵی خۆ مامەڵەیان لەگەڵ دەکەم. ئۆکەی دەست خۆش بالمناسبە باسی ئەم دەست پێشخەریەت کرد ئەبێ باسی ئیرەم بکەم. ئیرەم ئەو کچەیە کە پرۆدیوسەری ئەم بەرنمەیە و یەک بە یەک قسە لەگەڵ بۆ ئەم بەرنمەیە لەگەڵ 2000 گەنجی هەموو عێراق و هەموو کوردستان ئۆنلاین مقابلەی کردووە هەمویانی لە ناو 2000 کەس 200 کەسی هەڵبژاردووە هێناونی بۆ ئێرە. خەڵکی کەرکووکە هەم کوردستانیە هەم عێراقیە. والله وابزانم ئیرەمیان لە من و تۆ زیاتر خۆشەوێ. أكيد. أوكي. بۆ ئەو جێی ئەو کورسی جەنابەت کێ داوەتکەین دوای جەنابەت کێ بێت لەگەڵ ئەم گەنجانە دانیشێ و ئەم جەلسە و دانیشتنە بکا کە جەنابەت کردە. من لە پاش ئەم گفتوگۆ جدی و ڕاشکاوە سوپاسی ئەوانە دەکەم کە پرسیاری بەهێز و بێرانەیان کرد چکە دەمویست هەم بەرگری لە خۆم بکەم هەم لە بەرامبەر بەدناوکردنم لەلایەن هەندێک لایەنی کینە لە دڵەوە ئەوانەی کە نایانەوێ عێراق لەسەر یەک بیرۆکە و یەک دیدگا کۆک بن. بەڵام ڕاستی وای دەبینم کە هاتنی ئوستاد و برا سەرۆک نێچیروان بارزانی بۆ سەرم کورسیا کارێکی گرنگ دەبێت. زۆر سپاسان دەکەم. خۆش بێ زۆر سپاس دەکەین ئێمەش داوەتیەکەین و چاوەڕێین بێ زۆر دەمێکە چاوەڕێەکەین وانە کاتی خۆیەتی بێ زۆر سپاس دەکەین. زۆر سپاس هەر بژیت ڕسمێکی سێلفی جەماعیە گرین سێلفی جەماعی باش و بیت حەدەسی تۆ ممکن و تۆ دەیگری بیت کۆم باشە جەماعەت هەستنە سەر پێ. بێستون تۆک بە سپۆنسەری ئیمپایر وۆرلد سەردار گروپ پرۆژەی بولیڤارد کۆمپانیای هایسنس